ڕێژ نەخام بەخێراتی زۆر سپاس سەلامەت بن. زۆر خۆشحاڵ بووین ئەمڕۆ لە دێهاتەوە هاتێ پۆدکاستی ڕوانگە لێرە لەگە گەنجینەکەمانە خۆ بەخێر بێ. سەلامەت بن، من زۆر خۆشحاڵ بووم. سپاس بۆ بانگەشتەکەتان. ئیشەڵا کە بتوانین پۆدکاستێک پێشکەشکەین سوودی هەبێ گەر بە یەک و شەش بێ بۆ گوێگران و بۆ بینەرانەوە. ئینشاءڵڵا سەلامەت بن. زۆر سپاس. ڕێژ نەخان تۆ لە دێهات و هاتوویا لە شارۆ؟ وەڵی دەتوانین بڵین هەردووکیان. هەردووشە؟ خۆی ئەو تێکەڵی دێهات و شارە ئەم ڕێژنەی دروست کردووە. تۆ ناتوانی بڵێ من بەردەوام لە ئەوێم و دەتوانی ئەم کارانەی ئێستا بکەیت، چونکە کارەکانی من خۆتان وەکەوەی کە ئاگادارن هەم بەرهەمهێنانی ڤیددیۆیە، هەم لەگەڵیدا براندیکیش دێهاتم هەیەکە بۆ بەرهەمە خۆماڵیەکان و ئامانجەکەی بێکە و بەستنی گوند و شارەکانە، بۆیە هەر پێویستە ئەوە هەبێ. هەر ئامانجی دەرکەوتنیشم هۆکاری دەرکەوتنیشم ئەوە بۆکە لە هەردوو ژیانەکە ژیاوم بینی و مەکە چ شتێک پێویستە لە شاردا پیشانی خەڵک بدرێ کە حەزیان لێ بیزانن. اینجا لە دێهاتەوە شتەکانم هێناوەتەوە و پێشکەشی بینەرەکان کردووە. ژیانی شاریانە وەڵاهی پێم وایە هەردووکیان تەواوکەری یەکترن. شار ئاسانکاری زیاترە و سەردەمەکەشمان وایە تۆ لەم سەردەمی مۆدرن و تەکنەلۆژیایدا پێویستت بە شاریشە و لە هەمان کاتیشدا دێ لە ناو باوەشی سروشدایی لەو ژیانەدا کە هەموو بەرهەمەکانت بەدەستی خۆتە کەشێکی کێ ئارامێکی زۆر زۆری تێدا. تۆ خۆ یەکەم جار لە هەر لە لادێە بووی لە ناو گوند و لادێە بوو یا لە شارە بووی دوای حەز لێ بچی بۆ لادێ؟ من تەمەنی منداڵیم هەمووی هەر لە دەیەکی خۆمان بەڕێ کردووە، هەم بە خوێندنەوە هەم بە ژیانی ئاسایی. خوێندوتەوەم لە لادێژ و خوێندوشتا؟ بەڵێ بەڵێ. بابم وەختی خۆی پێشمەرگە بووە کە دەیەکان ڕایگوێزراوە ماڵی بابی و کەسوکاری هەمویان چوونەوە بۆ شار، بەس لە دوای ڕاپەڕینەوە لە ناو کەسوکارەکەیدا لە ناو براکانیدا ئەو لە دێ خانووی دروست کردوتەوە لە شوێنی خانۆ سوتاوەکەی خۆیان. وەکتێتی من لێرە دەمە ژیان دروستکەمەوە، ئێمە شەر لەوێ لە دایک بووین و گەورە بووین هەتا تەمەنێک. اینجا بەهۆی خوێندنەوە دەیەکی خۆمان بەجێهێشتەوە ڕوومان کردوتە شار. لەوێ یەکەم جار لە لادێ بوون و لێ ژیان و اینجا هاتنە شار. ئەنی هەر ژیانی من دەکرێت بڵێم نیوەی بەتەواوەتی هەر لە دێژیاوم. اینجا نیوەکەیکی وەکو خوێندن و وەکو هاتوچۆ لە شار بووم و ڕۆشتومەوە بۆ دێ. دوایتر ئەی کە چوونەوە بۆ شار بێتاقەت نەمونێەوە لادێتان جێژ یاوتان خۆشە چین بە مەنجەڵە ماسەوە ڕێنەوە بۆ شار خۆشە. وەڵاهی چیرۆکێکی زۆر سەرنجڕاکێشە. من جارێکە دیگەڕمەوە پێشتری شەر لەگەڵ ڕوانگە ڤیددیۆیەکمان کرد، دانیش بووم باسی ئەوم دەکرد کە دەیەکەمان بەجێهێشت، چونکە من ساڵێک بۆ ساڵ و نیوێک بۆ خوێندن کە دەیەکی خۆمانم بەجێهێشت لە ماڵی باپیرم دەمخوێن، لای ننک بوو باپیرم بووم. دوای ئەوە داکم و بابیشم بەرگی ئەویان نەگرم، تەمەنێکی کەمم هەبوو بۆ ئامادەی ڕۆژ بوومەوە بۆ شار بۆ خوێندن. زۆر جیاوازی هەیە کە تۆ بەس بۆ زانکۆ بڕۆیەوە، بەداخەوە کە دەیەکانمان ساڵ بۆ ساڵ قۆناغەکانی خوێندن تیاندا کەم دەبێتەوە. من ئەو کات کە لەوێ بووم داکم و بابم ساڵێک زۆر بە قورسی بەرگانگر بەردەوام لە پشوەکاندا دەڕۆشم و هات و چۆم دەکرد بە فردەباری ڕێگام لێ دەگیرە. بۆ یەکتیان بە ماڵبەرینەوە بۆ شار. اینجا بزنمان هەبوو، باخوبەرا و هەنگ و شتانەمان هەبوو کە بزنەکانیان فرۆش بوو، ئەنی بەهۆی منەوە بزنەکانیان فرۆشت. بۆچی بەهۆی تۆ فرۆشە؟ لەبەرەوەی ناچار بوون کە دەیەکەمان بەجێ بەڵن لەبەر من بێنەوە بۆ شار لە کاتی خوێندن و کاتی زستاندا بێنەوە بۆ شار، اینجا بۆ هاوینەکان بۆ ئیشەکان دەڕۆشنەوە ئێنەمان دەتوانین بزنمان هەبێ و ئاژەڵانی کە پێویستیان بەوەیە کە تۆ بەردەوام ئاگاد لێیان بێ، بۆیە بزنەکانیان فرۆشت. جا ئەو کاتیش لە ڤیددیۆکەی ڕوانگە کە باسم کرد بەو شێوەیە داکم بابم بزنەکانیان فرۆشتۆ لە بەر من و دەیەکیان بەجێهێشتۆ، داکم دڵی فڕ بوو لە پشتی کامێراوە دڵی فڕ بوو، چونکە بۆ ئەوەی زۆر دراوسەکان نیان بینن بە شەو ماڵیان بار کرد بوو هاتبوونەوە. هەموو دراوسەکان هەر چاودێریان کردبوون کە ئەوان دەیەکە بەجێ دێڵن و ئەوانە چەند ڕۆژ بوو خەمیان خوارد بوو، هەمویان ڕۆژ بوون بۆ لایەن دەستیان کردبوو بەگریان. من لەوێ نەبووم، تەنانەت خوشکەکانم کە زۆر بچووک بوون، یەکێکیان پۆلی دوی سەرەتایی بوو، ئەوانیش گریا بوون لەگەڵیان هەموو دراوسەکان ماڵە خزمەکانمان، چونکە بەڕاستی بەجێهێشتنی دێ زۆر زۆر قورسە. ینی ماوەی چەند ساڵێکیش هەر بە خەمەوە دەژیان کە لە شار بوون زۆر زۆر خەمیان بوو، زۆر بێتاقەت دەبوون. ئەگەر پشوویەکی کورتیش هەبووە ڕۆژانی پێنجشەممە هەڵدەستان دەڕۆشتینەوە باش بوو دەمانتوانی ئەو هاتوچۆیەکەین
ڕۆژانی شەمەش بەیانێکی جاریوا بوو بەپەلەیان ئێوارەی هێنی بەپەلە دەگەڕینەوە بۆ شار لەبەر خوێندن و دەوام و ئەو شتانە. ڕاستەکە گوندەکەدان لە گەڵاڵە لە شار باژێرە بەڵێ ئای سڵاو لە شار باژێر سەلامەت بن. شار باژێر زۆر خۆش ئەروەڵا زۆر تایبەت گەڵاڵەوە ئەو منتخانە زۆر خۆش زۆر سروشتێکی جوان و دەستلێنە دراوی هەیە نی زۆر باش ماوەتەوە. شار باژێر لە چی هاتووە ناوەکە شار باژێر لەچی وەختی خۆی ئەوی قەرەباڵخی ئەوی تیاوە بێ وڵای مێژوەکەی نازانم ناوچەیەکی زۆر قەرەباڵخ بووە چونکە پایتەختی مرنشنی بابانیش لە شار باژێر بووە تاوە کارەکە هەم تەنانەت دەیەکەی ئێمە پێش ڕاگواستن 200 ماڵی لێ بووە ناودەیەەکە. ئێستا چەندێکی لێ؟ ئێستا ماڵ تقریبان 50 ماڵێکی لێە بەڵام هەندێکیان وەرزین هاتو چۆ دەکەن. ئێستا باشە خەڵک مەسەرەن پێی وایە تەبان جەنجاڵی شار زۆر ناخۆش بوو ئێستا ڕاستە یعنی منی ژوام ئێستا هەر ئەبێ هیچ نەبێ مانگێک یاگە مانگێک تێنە پەڕێ ئەبێ بگەڕێمەوە بۆ گوندەکەی خۆمان لە بەشارەت لە هەڵەبجە هەر ئەبێ بڕۆمەوە تۆزە کەش و هەوای ئەوێ وەربگرم هەناسیەکی ئەوێ هەڵ بمژم یعنی جێوێکی وەها بێتەوە کە تۆزێک دووکەوێ لەو جەنجاڵی شار و لەو قەرەباڵخیە و لەو هەناسە قورسیە یان جاریوا سێرەکەی لە لادێش خەو زۆر کەمترە پێویستەوە بە خەو نییە کە لە شارەوە چۆ بۆ لادی ئەخەوی بە 5 ساعات تێرەبی تێرخەوەبی خەوی خۆشترە چکە هەناسەکەی پاکترە ینی نەفەسەکەی خواردنی زۆرتریش دەخۆی من دەڵم کە دەچم لە لای داکەم ئەم خواردنەکانی خۆشترن تۆ بەدەستی داکرد ئەو خواردنانە دەخۆی فەرقی زۆر جیاوازی هەیە هەم کەش و هەواکەی و هەم شتەکان سروشتی ترن هەم خواردنی خۆشترە هەم خەویشی خۆشترە وڵی من ننکم بە ڕەحمەت بێ خواردنیشی ئەکرد برنج هەموو کەس برنجێکی لێنە ئێستاش لە هیچ شوێنە نەم خواردە لە هیچ ماتعامێنەوە بەدەستی هیچ کەسێ نەم خواردەوە تۆ بەدار لێنەی هەر زۆر تایبەتریشە خۆشتریشە بێ وڵا ڕۆنێکی خۆمانی تیەکرد بوونی ڕۆژە ڕێگەڕێ زۆر خۆش بوو باشە خەڵک کە مەسەن باسی لادەیەکە ئەو قورسیە بە خەیاڵەیە بە هەر بەڕاستیەوە نە قورسە ژیانی لادێ وڵی پێم وایە ژیان پێویستە خۆت ئەو شتە بدۆزیەوە کە تێیدا ئاسوودەی خۆت خۆشیکی بۆ خۆت هەیە چێژ لەو قورسی و لەو ماندووبوونە دەبینە ئێستا داکو بابی من یەخوا لە شیان ساغ بێ قەت نەخۆش نەبن زۆر ماندوون زۆر خەمیشمانە بەڵام زۆر چێش لەو ماندووبوون و لەو هیلاکی و لە حەزیان لێ ئەو بەرهەمەی کە هەیە بە ڕەنجی شانی خۆیان کە دەستیان دەکەوێ زۆر ئاسوودەن لەگەڵی هەیە حەزی لەو هیلاکی و ماندووبوونەیە و ڕاش هاتوون لەگەڵی بەتایبەت ئەو جیلەی داکو بابی ئێمە ئەوانەی پێش ئێمە بەڵام ئەگەر بتەوێ خۆشی دروستکەی یان کەشێکی خۆشتر و یان ئاسوودەتر دروستکەی لە هەموو شوێنێک پێم وایە دەتوانی دروستیکەی بەڵام لە دێ شتەکان هەمووی سروشتین هەمووی لە بەرچاوتن بەرچاوت بە بینایەک ناگیرە بە سەوزایی ئێستا کە کاتی بەهارە سەوزایی لە بەرچاوە بەشی خۆی هەر چێژی هەیە هەر چۆنێک تێیدا بژی ئەگەر ماندووبوونیشی زۆر بێ ئەگەر زۆر هیلاکیش بی چێژێکی تایبەتی هەر تێدایە پێم وایە ئێستا من زۆر کات کە دەڕۆمەوە کە ڤیدیۆ دەکەم شتەکان پیشان دەدەم هیوا هەیە هەر خەڵکی دەیەکی خۆمانە شتێکی هەیە دەڵێن مرۆڤی جوان بین یان مرۆڤێک ئەگەر ویستی جوانیەکان ببینێ دەتوانێت بە هەر شێوازێک بە پیشانیدا ببینێ ئەوانی کە خەڵکی دەیەکەشن جاری وایە دەڵێن ڕێژ نۆشتانەی تۆ پیشانی دەدەی ئەمە هەر سەیریشمان نەکردویاوە بیرمان لێ نەکردوتەوە چونکە سیرکردن جیاوازی هەیە لە بینین ئەوەی کە تۆ چێژ لە قومێک دۆی سروشتی کوردەواریانەی ئەوێ دەبینی لەگەڵ ئەوەی لە شاریش لەوانەیە هەر هەمان تامی هەبێ بەڵام لەوێ بە جۆرێکی کە ئەگەر بیری لێکەوە چێژێکی کەت پێدە بەخشە خۆشە دۆ قەزوان و شویتی تێگەی و شویتی تێگە هەروەڵڵا بۆ تاحمێکی ئێجا کەرەکەی چەند خۆشە جاگەر هەمووشی کوردی بێ تاوان هەمووی کوردی بێ ناوەڵا خۆ کە تۆ چویتە لادێەوە بێ هەمووی خۆمانە بێ خواردنەکان وەڵاهی ئێستا دەیەکانمان بەداخەوە کە ساڵ بۆ ساڵ بەرهەمەکانیان کەم دەبێتەوە چونکە هەموو شتێک زەحمەتی خۆی هەیە ژیانی لە هەر شوێنێک بە زەحمەتی خۆی هەیە تۆ بتەوێ بەرهەمێکت هەبێ بەبێ ئەوەی بۆی ماندووبی هەلەوانی چێژیشی لە نەبینی بۆیە ساڵ بۆ ساڵیش کە ژیان بەرەو ئاسانکاری دەڕوا لە جیاتی ئەوەی ئەو ئاسانکاریە بەکار بێنین بۆ ئەوەی بەرهەمەکانی پێ زیادکەین ئێستا من زۆر لەگەڵ ئەوەم کە ئەو تەکنەلۆژیا و ئەو ئاسانکاریانەی کە ئێستا هەیە لەم زەمانەدا
لە دەیەکانیش بەکار بێ بۆ ئەوەی هەم بەرهەممان زیاتر بێ هەم ژیانیش ئاسانتر بێ خەڵک ئەو هەموو ماندووبوونە زۆرە ئەو هەموو دەستی کارە زۆری کە پێویستمانە لەوێ کەم ببێتەوە چونکە بتەوەیان نا هەندێک ئیش هەیە ئێستا بۆ نمونە بۆ کێڵان خەڵکی ساڵان پاچیان بەکاردێنە پاچ پێویستی بە هێزێکی زۆر هەیە پێویستی بە ماندووبوون بەڵێ پاچە کۆڵیان دەکرد یان بەرپاچی پێ دەڵێن ئێمە یا بەرپاچی ڕەز و باخوشتیان دەکرد ئێستا ئەم مەکینانە هەن بەدەست کەسێک دەتوانێت لە ڕۆژێکدا ئیشی 10 کەسی پێ بکە ئەمە ئاسانکاریەکی زۆر زۆرە بۆ دێهاتەکان کراوە ئەسا مەسەلەن طبعاً پارێزەری فەرهەنگی کوردی یان بڵم فەرهەنگی هەنەتەوەیەک لە ناو لادیەکانەوە زۆرتر سەر هەڵەدا مەسەلەن لادیەکان پارێزەری ئەو فەرهەنگ و ترادیشنن ئەو کلتورن کە ئەمێنێتەوە مەسەن لە جلی کوردیەوە لە وشە سازیەوە لە کۆمەڵک ئاداب و تەقالیدەوە لەوانە هەمووی سێرەکەی لادێکان گوندەکان یا گوندنشینەکان پارێزەری ئەمانن کەچی هەنێ خەڵکی ژەڵێ وڵا ئەمە مەسەن خەڵکی لادێ مسەقەف نییە یا ڕۆژە بیر نییە ئەم ئێوەکو مەسەلەن ئەم دوو با بڵێم گەرمیان و کوێستانتان ئەگەر کردبێ یا بڵم دوو بنەیتانە بۆ بنێکتان لە شار بۆ بنێکتان لە لادێ بووە تووشی ئەم حاڵەتە بوون مەسەلەن خەڵکی شار بڵێ خەڵکی لادێ مەسەن ئەو سەقافەتەی نییە یا بە جۆرێک لە جۆرەکان مەسەن بڵێ مسەقەف نییە وڵاهی نازانم چۆن پێناسەی مسەقەف دەکەن مستەقەف بەڵام پێم وایە ئێستا بە تایبەت خەڵک زۆر هۆشیار بۆتەوە لەسەر ئەو بابەتانە چونکە ئێمە وەکو گەلی کورد ناخۆشی زۆرمان بینیوە و گۆڕانکاری زۆر گەورە لە ماوەی چەند ساڵێکدا ڕووی داوە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو سیردەکەی لە ساڵی 75 لە ڕێکەوتنامەی جەزایر هەتا ئەو کاتەش ئێمە وەکو کورد وەکو گەلی کورد پشمان بە خۆمان دەبەست لە ڕووی بەرهەمهێنانی خواردنەوە ئەوە یەکێک لە ڕۆژهەڵات ناسەکان ژنێکە ناوەکەیم بە تاوەتی بیر نییە بزەم ناوی لوسیە شتێکی وایە باسی ئەوە دەکا دەڵێ لە جەنگی جیهانی دووەمدا هەموو دنیا کە لە قەیراندا دەیناڵاند کوردستان کوردەکان ئەگەر هەموو دەواازەکانیان لەسەر داخرای ئەوان پشتیان بخۆیان دەڵێ لە هەموو دنیا دابڕابوون ئاسڵن ئەگەر هەموو چواردەوریان بژیرای ئەوان پشتیان بە خۆیان دەبەست ئەوان لە خاکی خۆیاندا پێویستیان بە کەس نەبوو ئێمە هەتاوەکو ئەو کاتەش دەیەکانمان ئاوەدان بوون دەمانتوانی پشت بە خۆمان ببەستین چونکە هەموو شتەکان بەدەستی خۆمان هەر ئەو خاکەمان ماشەڵڵا خاکێکی بەپیت و بەرەکەتە بەرهەممان زۆرە و خەڵکەکەشمان لەسەر ئەوەی کە لە بەردەستیدا بۆ شکر بووە دەبێ حسابی ئەوەشکەین کە مرۆڤ تا چەند سوپاسگوزاری ئەوەیە کە لە بەردەستیدای و سوودی لێ دەبینە ئێستا من ڤڵۆگێکم هەیە بۆیە پێم خۆشە ئەو شتانە بمێنەوە ڕۆشتین بۆ شاخ لەگەڵ بابم باسی گژوجیا دەکەین یعنی هەر ئەو جلە کوردیانەی کە جلی کوردی شاڵ و ئەوانە باسی جایەکمان دەکردی دەزانی ئەمە بۆچی بەکاردەهێنرێ شتێکی تێدایە کوسیکۆتینە ئەو دەزوانە بۆ ئەوی بەڕێکی ڕاوەستن بۆ قاتی شاڵ و ئەوانە لەو جیایەوە دەرهێنراوە بەکاردێنرێ بەڵێ لەو جیایە دەرهێنراوە بەکاردەهێنرێ ینی کوردی ئێمە خەڵکی دێهاتەکانمان بۆ بچووکترین شت پشتیان بە خاکێکی خۆمان بەستووە دۆزیویانەتەوە گەڕاون بزانن چ شتێکمان هەیە لەم خاکەدا هەتاوەکو ئەو کاتەش تا ساڵی 75 کە ڕێکەوتنامەی جەزایر کراوە کە نازام تا چەند ئاگادارن کە 20 کیلۆمەتر لەسەر سنوورەکانەوە لەلایەن عێراق و ئێرانەوە تویانە چۆڵی دەکەین بۆ ئەوەی هەم دابڕانێک دروستکە هەم لەبەر شۆڕش کاتێک کە حکومەتی بەعسی عێراقی ئەو کاتە ئەوەی جێبەجێ کردەیەکانمان وێران بوون ئەوە گەورەترین گۆڕانکاری بوو کە هەم لە مێژوو لە کللتور لە بەرهەم و لە پشبەستن بە خۆمان ڕوویدا ینی بەداخەوە هەتاوەکو ئێستا ئەو کۆچە هەر بەردەوامە کاتێککە ئەوە بوو زۆربەی دەیەکان ڕووخان سووتێنران خەڵک زیاتر ڕووی کردە شارەکان ئێمە هەتاوەکو ئەو کاتەش شارەکانمان قەرەباڵغ نەبوون هەتاوەکو ئەو سەردەماش ینی ئێستا بڕۆ سەیری شارێکی وەکو سلێمانی بکەم زۆربەی خەڵکی دێهاتەکانە هەرێکە و لە ئاستی خۆی هاتۆتەوە ناو شارەکان ئەنی شارەکانیش خەڵکی دێهاتەکان بنیاتیان ناوە هەولێریش هەر بە هەمان شێوە خەڵک لە شوێنەکانی کەەوە دێ زۆربەی شارەکانمان کە قەرەباڵغ بوون بەهۆی ئەوەیە بەهۆی هاتنەوەی خەڵکی دێهاتەکانە بەهۆی چۆڵبوونی دێهاتەکانمانەوە ینی ئەگەر بمانەوە جیاوازیەکەی ناتوانین
چونکە ئێمە شار و دێهاتەکانمان تێکەڵ بوون کە باسی ئەوە بکەین وڵا خەڵکی دێهاتەکان جیاوازن لە شارەکان ئێوەرە بۆم پێم بڵێ ئێستا لە هەر کەسێک بپرسە لە ناو شارەکان خەڵکی کوێی ناوی دێهاتێکت پێ دەڵێ زۆر بەدەگمەن هەمانە کە بڵێ خەڵکی هەر خەڵکی ئەم شارم وڵا ڕاست ینی ئەگەر باسیشیکەن چەند پشتێک یان شارەکانیشمان کۆمەڵک دییان لە چواردەور دەور دەیەکان تێکەڵی شارەکانمان بوونەوە ئەوە بارودۆخی وێرانکردنی لادیەکان لەوانێ گەنجی ئێستا مەسەرەن زۆر لەسەری نەخوێن بێتەوە بە حکومی لەوە چێ خەڵکی شار و بێتن یا کەسوکاریان لە لادێ نەبووە پێشتر کە مەسەرەن چونکە سەردەمی شۆڕش بووە لە سەردەمی شۆڕشیشا پێشمەرگە هاتوۆتەوە ناو لادەکان هەر پێشمەرگەیگات بێتەوە ناو لادەکان یا کۆمەڵک مەفرەزەیەکی پێشمەرگات بێتەوە ناو لادەکان ئەگەر ئیخباری درابێتن حکومەتی بەعز زۆربەی جار وێرانی کردووە دەیەکەشی وێران کردووە خەڵکەکەشی کوشتووە ڕەمیشی کردوون لەوێ خەڵکی ئەمە لەوانەیە ئەو هەندێک لە گەنجەکان لەوە چێ ئەو شتیان لە مەسەرەن چکە مێژوەکەی زۆر دوور نییە هەر باوکمان باپیرمان ئەمانەیان دیوە پێشمەرگە بوون هاتوونەتەوە ناو لە شاخەکان بوون لەبەر دیکەیەک نان خواردن هاتوونەتەوە ناو لادەکان یعنی کە لادەکان نانیان بە پێشمەرگە داوە دوای ئەوە ئیخباری دراون و چوونەتە سەریان و لێیان دراوە و وێران کراون و سووتێنراوە هەتا ماوەیەکیش ئەترەوە بوو ئەو شاڵاوە دەسی پێکرد زۆربەی لادەکانیان سووتان و وێرانیان کرد ئەوە هەروکو بەرچاوڕوونیەک بۆی ئەو بارودۆخە بۆ پێشتر بەڵام دواتر ئێستا سەردەمی حکومڕانیە لەم سەردەما ئێستا گەڕاونەتەوە بەس بە مۆدێرن سن لە باتی بچینە ناو لادەکان مەزرعایە مەسەلا کەسێک تەمەشاکە مەزرعەیەک کردو دوو دۆنم ئەرزی کردووە هەشە لە لادەکەی خۆی ئاوای کردووە ڕاستە ئەوانش خۆی کەوتۆتەوە سەر گەنجەکان بەشێکی هۆشیاری خێزانەکانمانەکە تا چەند ئەو بارودۆخە باس دەکەن بۆ منداڵەکانیان بەشێکی ئەو گەنجە چۆن بە دوواداچوون دەکا بۆ ئەم بابەتانە چونکە زۆر پێویستە تۆ مرۆڤێک ئەگەر بێوێ داهاتوویەک بنیاد بنێ دەبێت لە ڕابردووی خۆی بزانێ دەبێ مێژوەکەی بزانە و بەشێکیشی پێویستە بە پەروەردە پێویستە بە میدیاکانمانەوە ئەوەی کە چی ئێستا هەر ئێمە لێرە کە باسی دەکەین کە جاری وایە من ڤیدیۆ دەکەم لەوێ باسی دەکەم ئەم دەیە پێشتر چەند ماڵی لێ بووە کە دەڕۆم بۆ دەیەکانی کەش باسی دەکەم پێش خاپۆرکردنی دەیەکان چەند ماڵی لێ بووە چۆن بوو ئەم دەیە یان خەڵکەکەی چۆن بوو ژیانیان چۆن بوو ئەو شتانە حەقی خۆیەتی کە باز بکرێ بیزانین بۆ ئەوی داهاتوویەکی باشتر بنیادنین بۆ ئەوی بزانین ئێمە ڕێگۆڕیشەکەمان چییە زمانمان چۆن بۆ ئەو کاتە کللتورمان چۆن بووە خەڵکی دەیەکانمان چ شتێکە بۆ لە شوێنەکەی خۆیان بیکەین کە ئەمڕۆ من ئێستاوەکو گەنجێک لە دەیەکەی خۆمەوە ئەو داکم جارجارە پێم دەڵێ وتی ڕژ نەدەزانی ئەم ئیشەی کە تۆ دەیکەی هەر ئاڵوێری کۆنە لە کۆندا پێیان تۆ ئاڵوێرە هەر لە ئاڵگۆڕەوە هاتووە بەسی ئەو بەرهەمووشتانەی کە هەموو بزنس ئاڵوێر ئەوەی کە ئێستا پێ دەڵێن بزنسە و بازرگانی کە سیرم کرد ئەوە تۆزە گەڕامەوە لەوانەیە بە هینی خۆت نەبێ بەس لەبەرەوەی دەیزانم شتەکە مێژوەکە دەزانم لەوانەیە هەر بیریشم لێ نەکردبێتەوە کە ئەم ئیشەی من نەنکیشم و داکیشم و بابیشم و هەمویان هەر ئەمیشیان کردووە بەس من گۆڕانکاریەکەم بەسەردا هێناوە لەگەڵ سەردەمەکەی خۆم گونجاندومە ئەوان بۆ نمونە داکم بەراوی هەیە لە بەردەمی ماڵەکەی خۆمان سەوزەی کردووە لە ناو بەراوەکەمان نازانم بەراو تا چەند دەزانم مانای چ چونکە زۆر کات کە باسی دەکەم لە ڤیددیوەکانمدا خەڵک دەڵێ بەراو چییە کە دێرا و هەڵدەدەی و تەماتە و کولەک و باینجان و ئەوشتان دەڕوێنی زیاتر هاوینی ئەو بەرهەمانن کە زیاتر هاوینین و ئاو دەدرێن ئەوانەمان هەیە بەرهەمی دەیەکی خۆمان هەیە کە پێشتر هەر ئاو فرۆشتویانە لە ناو خۆدا ئێستا کەسێک کە سەوزەی بێ دێ بۆ ماڵی ئێمە بۆ سەوزە بۆ نمونە سڵقت دەوێت لەوانەیە ماڵێکی کە هەیەیان بێ ماستت دەوێ ماڵێکی کە هەیەە بەرهەمەکان هەر لە ناو خۆماندا ئاڵوێر کراوە ساڵام پارە نەبووە بیری لێ بکە لەوانەیە بۆ گەنجێکی تازە پێگەشت و هەر پارە نەبوو باشە ئێوە چۆن شتان کڕیوە مرۆڤ ناچار بۆ بەرهەمێکی هەبێ بە بەرهەمەکەی ئاڵوگۆڕێک بکە سەردەمەکەی وا بۆ کاتەکەی وا بووە کە تۆ ئەم پارە کاغەزێکی ئێستا ئێمە بەدەستمانەوەیە هیچ هەر نەبووە بەهای نەبووە بۆیە خەڵک بۆ نمونە لە لای ئێمە لە دەیەکەی ئێمە باپیرم بە ڕەحمەت بێ من 1-2 ساڵ لە لای ئەوان دەژیام زۆر باسی ئەوەی بۆ دەکردم کە کاروانیان کردوون لە دەیەکەی خۆمانەوە بارەتریان بردووە
مانگێکیان پێچووە 20 ڕۆژیان پێچووە بە وڵاغ بردویانە بۆ خواری کەرکک لە کەرکک گۆڕیویانەتەوە بەگەنم لێو هێناویانەتەوە بۆ لای خۆمان کردویانە بەنا نەیفرۆشەوە گۆڕیانە بەگەن گۆڕیویانەتەوە هەموو شتێک گۆڕینەوە بووە ئاڵوێر بووە ئاڵوێریان کردە بۆیە زانینی ئەو مێژوە دەتوانێت شتێکمان لەلا دروستکە بیرۆکەیەکمان لەلا دروستکە کە ئەمڕۆ ئێمە بتوانین بەکاری بێنین بەشێک لە شوناسی ئینسان شوناسی نەتەوەی یا بڵم شوناسی مرۆڤ ئەوەیە کە تۆ بە مێژوەکەی خۆی بزانێ شوناسی نەتەوەی هیچ نەبێ گەنجی ئەمە بێ مێژووی 100 ساڵ لەمەوە پێش بزان چکە 100 ساڵ نزیکە یعنی من باپیرەم موالیدی 24 بووە بە بیریشمە باپیرم دانیشتین لە مەجلیسی دانیشتین بۆی باسە کردین شتەکانی بۆ باسە کردین 24 بۆ 100 ساڵ ئەگەر لە 15 ساڵیشۆ فامی بوو بێتەوە ئەکان زیگی چلەکان لە چلەکان و ئەگەشتی بژێڕێتەوە تا 2000 تاوان مێژووە نقلێکە ئەوش دیوێتی بە چاوی خۆشی دیوێتی بە دیدی خۆشی دیوێتی یعنی هیچ نەبێ گەنجی ئێمە لەم ئێستایە ئەبێ مێژووی 100 ساڵی نەتەوەکەمان بزانین ئەو مێژووە نەزانین کێشەکەوتە داهاتوومان و ئێستەشمان ڕاستە جا بابەتەکە چییە لێرە کە ئەم شتە دەماودەم بگەڕێتەوە کە ئێمە هەوڵ نەدەین ئەوە بپارێزی من زۆر کات دەڵێم کە ئەوەی باب و باپیرمان دەیزانن ئەگەر ئێستا ئێمە نەتوانین پیشانی دەینجا بە ڤیدیۆ بێ بە تۆمارکردن بێ بە نووسینەوە و کتێب بێ دەفەوتێ تۆ بۆ بگەڕنەوە شتەکانت بیر نامێنێ بۆی زۆر گرنگە ئەوانەی کە ئەو مێژوەی کە هەمانە ئەو جیا دەرمانیەکان ئێستا من زۆر کات نەنکەم بە ڕەحمەت بێ ئەو دکتۆری کوردەواری بوو خەڵک دەهات بۆ لای بۆ نمونە چارەسەری سوتاوی دەکرد چارەسەری بیرۆی دەکرد چارەسەری برینی ناودەمی دەکرد ئەو شتانە هەموو لە گژوگە کوردەواری و لەوانەوە هین بوو دروستی دەکرد ئەنجام منیش چوم یەک فایلێکم بۆ کردەوە و شتەکانم نووسیوەتەوە لە لای خۆم هەندێکیان دەتوانم دەستم کەوێتەوە گژوگیاکان ئێمە دەبێ ئەو مێژووە بپارێزین چونکە بەڕاستی نووسراومان کەمە تۆمارکردنمان کەمە هەڵگرتن و ئەرشیفکردنی ئەو مێژووەمان کەمە هەر ڤڵۆگەکانی خۆشم زۆر چاوم لەوەیە کە بمێنێتەوە بە شێوازێکی ئەوەندە زیندوو پیشانی دەم کە منداڵێک بتوانێت سەیریکە و سوودی لێ ببینێ سپینێ بڵێ ئەگەر ڕۆشتە دەرێت چوو بۆ شاخێک چوو بۆ دەیەک هۆشیاریەکی هەبێ لەوانەیە ئێستا لە ناو شارەکانمان ئەو سیتیانی کە دروست بوون تۆزێ هەت دابڕاوترن لەوانەیە منداڵێک ئەگەر لە سلێمانی یان لە ناو هەولێر 15 ساڵ لەمە و پێش ژیا بێ زیاتر تێکەڵی کۆمەڵگەکە بوو بێ زیاتر لە ڕووی کۆمەڵایەتیەوە و لە ڕووی بڵێم چی ئەها کراوەتر بێ وەک لەوەی کە ئێستا دەژیا ئێستا زیاتر وردە بەرەو داخران دەچێت پەروەردەمان بەرەو داخران دەچێت خوێندنگەکانمان بەرەو داخران دەچن ینی جاکردنەوەیکی زۆر گەورە هەیە لەم بابەتانەدا بۆیە پێویستە کە منداڵێک بزانێ لە دەیەک چی دەگوزارێ نەک کە ڕۆژ داوەکو نەدیودی هەر سەیرکە و نەزانێت چییە و بۆ نمونە لە بزنەکە بترسێ لە شتێکی لە ئاژەڵەکان بترسێ شتێکی ئاوە بۆیە زیند و پیشاندانی ئەم بابەتانە زۆر گرنگە بەڵام شەگاتۆ بەدڵنیاییەوە بیستماڵە خەڵکی شار مەسەرەن مناڵۆشت چووە وەی زانیوە بزنی ژێلکەیە بێ نەیزانێ بەچکەیە بێ وەی زانیوانی ژێلکەیە بێ یا مەڕ هێلکەیە بێ هەر ئەو حاڵەتانە بووە چکە و هۆشیارە نەبوو پێشتر ئەجە باسی خەڵکی شاری و لادێ و شارمان کرد طبعا ڕێزی هەر کەسەوە ڕێزی خۆی بەخۆیەتی ما بەسمان نییە مەسەن خەڵکی لادێ مسەقاف نەبێت ئاسان سەقافەت چییە ئەوەی کە بڵێ مەسەن عشایر بێ یا مسەقەبێ ڕێزی خۆی هەرکەس بەخۆیەتی خەڵکی شاری کەسەکان خەڵکی شار بێت خەڵکی لادێ بێ بەڵام ئەگەر تەمەشا بکەی ئەو ڕەسەنایەتی لە خەڵکی لادێ ئایبینی لە خەڵکی شار کەمتری ئەمە حەقیقەتە لە خەڵکی شار کەمتری بینی ئەو ڕێزگرتنی بێ مەسلحەتی بێ بەرژەوەندی لە ناو خەڵکی لادێ ئایبینی لە شار کەمتری بینی ئەچی بۆ ماڵی خزمێک لە لادێ یعنی حیوانی هەبێ یاڵا حیوانێکی بۆ سەر بڕن حیوان سەر بڕن ئەمە باو بووە لە کوردەوەیانەی ئێستا تۆزە کەمتر و بێتۆ لە لادەکانی شەوەمەنی بارودۆخەکانە ئەگەنا ئەگەر حیوان بواە مەسەن حیوانی گەورەوە لەو چه گەورە بواە مەسەن ئەگەر قەزەیەکی گەوریان بکردە حیوانی گەوریان سەرە بڕی ئەگەنا مەسەن حیوانێکی بچووکیان بەرخێکیان سەرە بڕی یا بزنێکیان سەرە بڕی ئەگەر هیچ ناکەڵە شێرێکیان سەرە بڕی مریشی عەلەشیشێکیان سەرە بڕی ئەمە بۆچی لە ڕێزگرتن و بۆ میوان ئەم ڕێزگرتنەش بنەماکەی تەنها
بنەمایشی ڕەسەنایەتی ئەم خەڵکی لادێ بووە ئەگەر ڕێزم خەڵکی شاری ژار مەسەڵەن ڕێزگرتنیان تەیە بەڵام ڕێزگرتنی تەواوەتی کە بڵێ بەبێ بەرژەوەندی ڕێز بگیرێ خەڵکی لادێ ئەڕۆی لە خۆی مرتاحەبی یعنی کە هەستەکەی من پێم وایە زۆر جار مەسەڵەن لەبەرەوەی بە حکومەی دەروناسیم و مەسەڵەن خوێنی دەروناسیم کرد زۆر ڕۆچم و پرسیار ئەەکەم و یا پرسیارم لێکرێ زۆر جاروتومە ئەگەر حەزت لە شوێنی ئیشەکە و بێزار بووی یا لە شار بێزار بووی یا لە چوار دەورەکە و بێزار بووی بڕۆ بۆ خزمێکتان بۆ لادێ ڕێزت لێگرێ احترام تەگرێ بەبێ بەرژەوەندیش تەنها تۆ چووی میوانی ماڵەکەی ئەوی ژەڵێ خانەخوێ هاتووە و من لە خزمەت یابم یعنی کە ئەچی بۆ ماڵی خزمێکە لە لادێ ئیتر هەست بە ڕێزی خۆ زیاترەکەی زۆر ڕێز و معریفەتێکی زۆر لێ نوێنن ئیتری ئەوش ماڵتان لە لادێ لە خزمەتتان وەڵام پێم خۆش بوو هەر پۆدکاستەکەش بێن لەوێ تۆماریکەن ناوستودیەکەتان جوانە هەر کوردەواریانە هەرگی تێرە سوێکی کوردەواریانە ڕاستی فەرهەنگێکی کوردی پێوە دیارەخالێتان تێک نەداخوا ئێمە لە دەستگای ڕوانگە بەشێکمانێ بەشی کللتورە بەشی کللتور زۆر گرنگی بە فەرهەنگی کوردیە دەین بە کللتوری کوردیە دەین بە جلوبەرگی کوردیە دەین بە دێهاتەکانە دەین ئەمە لە بەشی فەرەنگەکەوە هیچ مەسەرەن لە بەشی ژینگەشە حتا گرنگی بە دێهاتە دەین بۆ نمونە مەسەرەن دێهات ئێستا بە هۆی گۆڕانی کەش و هەواوە پێشتر مەسەن لە لادەیە نەموبەریدە نەفێنکارەوە نەبوو بەس ئەو گۆڕانکاری ڕوویدا ئێستا گەرمە بۆیە بۆیان کارەبایان پێویستە ئێمە تاقە شەمسی و سۆلەرمانەیە بە وزەی خۆر بۆ دەی دراسێوانتاندانا نەدانێنەوە قامیش لەدەی قامیش نزیکی پێم خۆشە وەڵای شێکی زۆر باش بوو چونکە هەر شتێک بکرێ بۆ دێهاتەکان کاریگەری خۆی دەبێ بە تایبەت ئێستا بۆ قامیش ئەوان مانگیان زۆر هەیە بەرهەمی شیر و ماستیان هەیە بەردەوام پێویستیان بە سارکەرەوەیە بۆیە زۆر گرنگە کە کارەبای بەردەوامیان هەبێ سوودی لێ ببینن و دڵنیاشم سوودی زۆر باشیان لێبینیوە ئینسان ژیانی کە لە لادێشە بێت تەمان معیشەتەکەی ژیانەکەی مەسڵی ڕزقەکەیکەوێتە ئەوێ زۆر جا کارەبا کێشەی کارەبا یا مەساریفی کارەبا بۆ فەلاحەکانی شوای کردووە مەسەلەن ژیانکردن لە لادەیە تۆزە قورس بێ پێویستیەکانی ئەم سەردەمە زۆرن بەس بە دەری داکوبابن دەڵێن ئەو شوێنە خۆشەکە ژیانتی لێە جا چونکە ئەوانی ژیانیان لەوێ زۆریان خۆش دەوێ بۆیە خەڵکی دێهاتەکان زیاتر خۆشەویستیان هەیە بۆ سروشتەکە خۆشەویستیان هەیە بۆ بە پاراستنەوە سەیری شتەکان دەکەن بۆ منە ئاگرێک دەکەوێتەوە ژینگە پارێسترن ئەوان دەتوانن خۆیانی لەسەر بە کوژدەن بۆ ئاگر کوژانەوەکەی چونکە هەم سوودگۆڕکەیەک هەیە هەم بەرکەوتنیان بەردەوام لەگەڵ ژینگەکەیە هەم ئەو کاتە خۆشەویستێکی زیاتریش دروست دەبێت بۆ دێهاتەکە بۆ ئەو سروشتە بۆ ئەو شوێنەی کە لی دەژیان خەڵکی لادە میوان دۆستنە خەڵکی لادێ میوان دۆستن پندێکی کوردی هەیە دەڵێ نانت جۆیی بێ و خوڵقت گەنمی بێ دەزانی لە بابەتی خوڵقکردن و میوان دۆستیدا پێم وایە کە زۆر کات دەڵێن باشە کللتوری کوردی ئێمە ئەوەشمان هەیە و ئەوەشمان هەیە و ئێمە دەتوانین ینی دایمە دەڵێم کە تۆ زانیت کللتورەکە چۆنە دەکرێت باشیەکان هەڵێنجی بەکاریان بێنی لە هەر شوێنێک بی ئەنی ماڵ هەیە لە شاریش دەچی بۆ ماڵەکەی هەر نازانێت لە کوێت دانێ ئەوەندە خوڵقت دەکا ئەوەندە بەخێراتنێکی جوانت دەکا ئەوەندە میواندارێکی جوانە و شتت بۆ دێنێتە پێشێ و بەردەوام و ئەوانە کەوا پێ ئێمە دەتوانین لە کللتورەکەماندا کللتورێکی جوانمان هەیە ئەنی کللتوری کوردی ئەوەندەی کە بە جوانیەکان دەوڵەمەندە ئەوەندە خراپی و ناشرینەکانی تێدانە ئێمە دەکرێت خراپەکان وەلانین جوانیەکان بێنین و لەم ئەم سەردەمەش ئەو شتێک کە باشە ئەو شتێک کە جوانە لەگەڵ ئەم سەردەم و مۆدێرنە و پێشکەوتن و تەکنەلۆژیای دەگونجێ دەکرێت بێتە ناو ماڵەکانمانەوە چ کێشەیەکی هەیە ئێستا من بە مۆبایلەکەی دەستم توانیمەوە پەیامێک کە هەمە بیگەێنم بە کامێرا و بە هەندێک تەکنیک دەتوانم کە بە کوالێتێکی زۆر باشتر بۆ نمونە لە یوتیوب بۆ ڤیدۆکانم دابەزێنم لە هەموو دنیا بینەری هەبێ ئێستا بینەرەکانی من ئەوەندەی کە کوردی تاراوگەن لەوانەیە بڵێم ئەوەندە خەڵکی خۆمان نیە حەزیان لێت ئێستا غەریبی کوشتنی لێوە دەزانی شتێک کە بەردەوام باسیشی دەکەم دڵم پڕ دەبێ خزمێکمان بۆ هاتبۆ بۆ گەڵاڵە ڕۆشتم بۆ لای چاکوچۆنیم لەگەڵ کردووانە وتی 20 ساڵە من لە سوید دەژیم منیش سەرەتای دەرکەوتنم بوو لە ڕاستیدا ئەم شتانە ئاساییترن بۆ من چونکە خۆم لەناو ژیانەدا ژیاوم پێم سەیرە بەردەوام نامم بۆ دەهات کۆمنتم بۆ دەهات دەیانگوت هەموو ئەوروپا بە قوربانی بستێکی دەیەکەی ئێوە بێ
عنی دەیانگوت دڵمان دەکرێتەوە کە ئێمە لەوێن ئەو غەریبیاتەمان ئەها ئەو هەستکردن بە غەریبیە کەم دەکاتەوە لەسەر شانمان وتم باشە بۆ حەستان لە ڤڵۆگەکانی منە لەم پرسی کە چیوتی دەزانی وەک چی وایە زۆر کاریگەر بۆ ئەو قسەیە لەسەر وتی وەکوایە کە لەنەو زیندانێک دابی لەوێ لە پەنجەرەیەکەوە ئازادی و دەرێ و سروشت و کوردستان ببینی نەشتوانی بێ ئەو ڤڵۆگانەی من ئەو ڤیددیوانەی من کە پێشکەشیان دەکەم لەوێ کە دەیبینن وەکوایە لەو پەنجەرەیە و کوردستان دەبین و پەنجەرەیەک وایە بۆیان هەموو جارێکە بیری لێ دەکەمەوە لەشم گرژ دەبێت دڵم پڕ دەبێت چونکە بەڕاستی زۆر کات ئەم ئیشە ماندووبوونی زۆرە تێچووی زۆرە ئەرکی زۆرە هەم لەسەر داک و بابیشم فەقیرە هەموو جارێ دەڕۆمەوە تۆ ئامادەکاریم بۆ بکەن یارمەتیمدەن لەنان ئامادەکردن و لەشت پیشاندان و لەو زانیاریانەی کە هەیەە بەردەوام داکوم بابم لەگەڵ من ئەو زانیاریانەی کە هەیە قورسەکانی ژەر خۆتانێ هەر خۆ دەیگی بەخوا هەر یارمەتی دەرمن دایمن لەگەڵ من لەشیان ساخ بەیاخوا زۆر کاتیش دەردەکەون لە ڤیددیۆکاندا بەردەوام لەگەڵ من قورسی خۆی هەیە بەڵام هەموو کاتێک کە ماندوو دەبم جاریوای تۆ بێتاقەت دەبیت ئاهامە مرۆڤیش ئەوەت هەیە دەڵێ باشم بۆچی خەریکی ئەم ئیشەم ینی گەنجێک دەتوانێت بۆ نمونە من بەو پارەی کە دەیدەم لە دروستکردنی ڤیددیۆیەک بڕۆم سەفەرێکی پێ بکەم دەتوانم بڕۆم بۆ وڵاتێکی کە ئاسڵان بەڵام کە بیری لێ دەکەمەوە کە کەسانێک هەیە بینەری ئەم ڤیددیۆیانن کە ئەمەوەکو ئەرشیفێک دەمێنێتەوە لە ناو یوتیوبدا وەکو مێژوویەک و وەکو پیشاندانی کللتوری کوردی دەمێنێتەوە دەڵم نا ئەمە گەورەترە من لەم تەمەنە وزەیەکم پێەیە توانایەکم هەیە ئامانجێکم هەیە و ئازادی ئەوم هەیە کە ئەم شتانە پیشاندەم بۆچی نیکەم ئەجە بینە سەر سروشتی نیشتیمان سروشتی کوردستان سروشتی کوردستان تا چەندێک خۆشە تا چەندە دڵگیرە بۆ تۆ مەسەرەن بۆ وەکوی کە لە لادێژی لە ڕاستیدا من دایمە دەڵێم سروشتم خۆش دەوێ وەکو خۆشەویستی چونکە جار هەیە دادەنیشم بە دیار مێرولەیەکەوە بزانم چۆن دەڕوا چۆن دەچۆڵێ ژیانی چۆن چۆنیە بە دیار هەنگێکەوە چونکە خۆشم هەنگەوانم زۆر کات هەم لە چیرۆکەکانیان وردەبمەوە لە شێوازی ژیانیان ئەو خۆی بەشێکە لەو خۆشەویستێکە بۆ سروشتەکە هەمە بۆ نمونە ئەگەر زیانێک بە سروشتەکە بگا هەز دەکەم دڵم بریندار دەبێ پێی ئەوەندە ئەو سروشتم خۆش دەوێ بۆیە جگەلەوەی کە کوردستان ناوچەیەکە کە هەمە جۆرە سروشتەکەی کەش و هەواکەمان چوار وەرزەکەمان جیاوازە ئێستا هەندێک وڵاتمان هەیە کە بۆ نمونە دوو وەرزی هەیە سێ وەرزی هەیە ئێمە زۆر بە جوانی وەرزەکان لە کەش و هەوای کوردستاندا هەموو شتێک لە کاتی خۆیدایە جا دێهاتیەکانمان من پێشتر زۆر لە پەلەپەلی داکوبابم تێنە دەگەیشتم بۆ ئیشکردن زۆر کات کە لە دێن بە تایبەت بەهاران و هاوینان کە دێنەوە بۆ شار هەر پەلەپەلیانە خێرا بۆ نمونە ئەگەر پێویستیان بە شتێک بێ ئێوارەکەی دێنەوە بەیانەکەی زوو دەڕۆنەوە ساعت 6 گەشتونەوێ دەڵم بابە بوا دەکەی دەڵێ ڕۆڵە فرێ ئیشەکەی ناکەم دەڵم باشە بە ئەمڕۆ ئیشەکە نەکرێ دەڵێن هەموو شتێک لە کاتی خۆی زانی سروش دوانەیەکی زۆر جوانی تێدایە کە مرۆڤ وا لێ دەکا هەموو شتێک پێویستە لە کاتی خۆی دابێ ئەگەر ئەمڕۆ ئاگەم لە هەنگەکە نەبێ شانەیەکی تازەی بۆ دانەنێم چاودێری نەکەم بۆی هەیە پورە دەرکە هەنگەکە بڕوە بۆی هەیە کە پورەی دەرکرد زان پورە شڵخەشی پێ دەڵێن کە هەنگێک جیا دەبێتەوە ئەگەر بە دیارەوە نەبم لەو کاتەدا پورەکە دەڕوا دەچێت شاخێک دەدۆزێتەوە دارێک دەدۆزێتەوە بخۆی دەچێتەوە خان و ماڵی خۆی دروستەکە ئەگەر من سندوقێکم بۆ دانە نابێ ئەگەر لە کاتی خۆی دابۆن منە سەوزەنەکەی کاتەکەی بەسەر دەچێت دوایەوە بۆ ناڕوێ نی سروش پڕ لەوانە پڕ لە جوانی و لە خۆشەویستی و لە ژیانی هەمە جۆر ئاژەڵی جیاوازمان هەیە ئێستا من زۆر کات بۆ گوڵاکان دەڵێم دڵم نایە بەتایبەت لەوەتی هەنگم هەیە هەز دەکەم کە ئەو گوڵانە چەند سوودیان هەیە بۆ ئەو هەنگانە یان مێرووەکان بڕۆسەیری هەر گوڵێککە پڕپڕە لە مێرووی جیاواز مێرووی لەسەرەکە ژیانی ڕاستە من مرۆڤم گەورەم ژیانم لە هەر شوێنێک بوو چەند ناخۆشە کەسێک ماڵەکەم لێ تێکدا شوێنەکەم لێ تێکدا بۆ مێروویەکیش سەرگوڵێک ماڵەکەیەتی سەرگیایەک ماڵەکەیەتی ناودارێک ماڵەکەیەتی خۆی سروشت با ئەمەوە بڵێن سروشت هەر خۆی جوانەی کوردستان بەڵام سروشتی مەسەرەن وڵاتانی ترێت تۆزێک لەمە پێشباسی ئەوەت کرد کە خەڵک سێری ڤڵۆگەکان تەکەن لە یوتیوبەکەتەوە سێری ئەوەکەن مەسەرەن
خۆ لەوانەیە ئەوان لە ئەوروپا بن سروشتی ئەوروپا زۆر دڵڕفیانە سوئیسرا زۆر دڵڕفیانە بەڵام من نەوڕۆڵیم پێ خۆشترە لە بەرەوەی زێدی خۆمانە مەسەرەن هەڵەبجەم پێ خۆشترە لە بەرەوەی زێدی خۆمانە یان باڵەکایەتی خۆشترە ئەوجا من هەستی غەریبیوانتی یەکەم شکۆ بە حکمی خۆشم لە دەرەوە خوێندومە ئەوجا ڕۆژێک کە گەڕامەوە لە دوای خوێندن کە گەڕامەوە بە یەکجاری چوینە منتقی باڵەکایەتی وانە کە شاخ و داخەکەم بینی یەکسەر قسەیەکم بواوتم من شاخ و داخ و دار و بەردی نیشتیمانەکەم پێ خۆشترە لە ئاو و دەریا و زێ و زۆنگاوی بێگانە چونکە خۆ لەوانەیە سروشتی وڵاتانی تریش خۆشتر بێ بەڵام سروشتی کوردستان بۆ ئێمەی کورد زۆر خۆشە یادگاری لەگەڵی هەیە هەست و سۆزێکت هەیە بەڕێ هەست بە بەرپرسیارەتی دەکەی ئەو خاکی تۆیە تۆ لەسەری دەژی کە باپیرانت لەسەریشیان تۆ گۆرانێکی مەزاری خالقی لێدا ئەو شاخ و داخە و پێپشانەدا و لەگەڵی شیاڵە دەروونم لە حەسرت دیدار و سوتا ئەوانە دەرەخاتۆ بەتەمای نۆستالیژایەک و هەستی ئەحساسێ دروست نەبێ وەڵا دروستە بێ لەگەڵێ وایە تۆ لەگەڵ دارەبەنێک لەگەڵ بەڕوویەک یادگاریت هەیە هەست دەکەی کە بەشێکە لە تۆ مرۆڤیش چییە مەها سروش لە ناخی ئێمەدایە چۆن دەڵێ مرۆڤ گردونێکی بچوو کراوەیە سروشتەکەش لە ناخی ئەودایە و ئەو پارچە زەویێشی کە یادگاری لەگەڵی هەیە کە ئەها بە DNA پێوەی دەبەسترێتەوە هەست و سۆزێکی زیاتری بۆی هەیە خۆشەویستێکی زیاتری بۆی هەیە ئەگینا خۆی هەموو دنیا ماڵی مرۆڤە ئەگەر وەکو ئەوە سەیریکی بەڵام زۆر شت هەیە کە دەتبەستێتەوە بەم خاکە هەستی بەرپرسیارەتی هەیە ئەخرێمە دۆستمانە ئێمە چیاکانیش دۆستمان چیاکانیش دۆستمان یعنی ڕاستە بە درێژایی مێژوو هەم بە درێژایی مێژوو هەمیشە کە تەوقەت دراوین کە حەسر کراوین کە تووشی نەکساتون یەکسەر پەنامان بۆ شاخەکان بردووە کە تووشی عەزیەت بووین پەنامان بۆ شاخەکان بردووە کەس دۆستمان نەبوو بێزگە لە شاخەکان بۆیە مەفروزە لە سەرمان واجبە لە سەرمان ئێمە عاشقی شاخەکانمان بین عاشقی سروشتی کێ و بەند و بەندەن ببین ئێمە وەک لەوەی کە مەسەلەن سروشتی دەرەوەی وڵات من ناڵێم مەسەلەن پێمان جوان نەبێ یا بگەوێتە حاڵەتێک کە کەوێنە حاڵەتی ناسیۆنالیستی و ئەوەی کە بەزنەتەوەی خۆمان پێ باشە نا سروشتی تر خۆشە بەس بەخوا کوردستان و کوردەواری لە هەمووی خۆشتر ئەو من جاریوە هەیە لێم دەپرسن دەڵێن دەڕێ بۆ دەرەوەی وڵاتیان شتێکی ئاوا بۆ ژیان دەڵێم بۆ سەفەر دەچم دەتوانم بڕۆم ماوەیەک بە سیرکەم بزانم لەوێ چی هەیە ئێمە هەموو مرۆڤێک پێویستی بەوەیە کە دنیابینیەکی هەر کە ببینینی ئەو شوێنانە دنیابینین و تێگەشتنت بۆ دنیا زیاتر دەبێ من پێم خۆشە بۆن منە دەیەکانی ئەوان ببینم بۆ ئەوەی بزانم ئەوان چ جیاوازیەکیان هەیە لە دەیەکانیاندا شێوازی ژیانیان چۆنە کە ئەوان چی بەکار دەهێنن ئێستا هەر ئەو مۆبایلش لە بەردەستماندای پیشانمان دەدا کە ئەو وڵاتانە چۆنن ژیانیان چۆنە ژیانی ئاساییان چۆنە وەکو بینین خۆشە بڕۆی ئەو شوێنانە ببینی خۆشە دنیا ببینی بزانی چۆنە بەڵام وەکو ژیان وەکو پەیوەستبوون بە دڵنیایەوە هەر خاکی خۆت خۆشەویسترە بەڵام نیشتیمان شیرینترە ئەوجا مامۆسای منی مکوریانی لە جوانی و خۆشەویستی بۆ سروشتی کوردستان لە جوانی سروشتی کوردستانە شعری جوانی نووسی وەزێکی لە شعرەکانی زۆر جوانە لێ ڕێگە دەبڕم کوانێ هەنگاوم شلە ڕاستە بێهێزم دەکەم ئەم ماملە هەردە پێوم شاخ و کێ و دەشت دێم بەرەو کوێستان بەرەو باخی بەهەشت دێم بەرەو زیخ و کانیاوی خۆم چۆن لەوانە وەردەجێڕم چاوی خۆم دێم تا بمێنێ نووری چاو و هێزی پێم دێم هەتا هەم بێ بڕست و بیر و هۆش گەرگلاشم کوردەواری و ئێوە خۆش وەڵای مامۆستا هێمن تەبەن ئەو شعرەی درێژترە دێم و دەگرم هەوارگەی بان سەفا دێم و بەرەو لادێ بەرەو کانگەی وەفا یعنی ئەوەنە خۆش باسی شعرەکە باسی کوردستان و نیشتیمان و لادێ و خاک و وڵاتەکە تەمانەوە حەشمەتی دووری شانجاریوە ئینسانەکەوێتە غەریبیەوە تۆ سەیری کە من زۆر کات دەڵێم کە مرۆڤ پێویستە پەیامێکی هەبێ پێویستە ئەو توانای هەیەی چۆن بەکاری بێنێ ئێستا مامۆستا هێمن سەردەمانێکی کە لە سەدەی پێشوژیاوە ئەم شتانەی بۆ ئێمە گواستوەتەوە ئەم هەموو شەکاری و ئەو هەموو جوانی لە هۆنراوەکانیدا کە ئێستا هەم دەکرێت بە گۆرانی زیاتر دەچێتە مێشکی گەنجەکانمانەوە هەموو شەکان ئەو وشە زۆرانی کە بەکاری دێنە شارێکێکی هەیە ناوی چل کچی تێدایە ئەنی باسی دەکا کە لە کوێستانەکانن کە
یەکێکیان بێریە یەکێکیان خەریکی لۆرەکردنە یەکە خەریکی نانکردنە ناوی هەمویان دێنێ هێشتنەوەی ئەم ناوانە هێشتنەوەی ئەم وشانە چەند زمان و کللتور و فەرهەنگی کوردی پاراستووە بۆیە زۆر گرینگە مرۆڤ لە شوێنی خۆیەوە بزانێت کە ئەو چتوانایەکی هەیە و چۆن دەتوانێت ئەو پەیامی کە هەیەی بیگەێنێ ئەوە شارێکتری هەبوو ئەریگیانە دەردی دووری کوشتمی دەردی وشیاری و سەبووری کوشتمی یا دیارانم ڕۆژ و شەو لێ حرام کردم خورد و خەو ئەریگیانە خەمڕەوێنێ لێرە من ناکەم بەدی چۆن پەنا بووە مەی نەبم ساقی ئەدی ئێتە دوای دەست پێکە ئەریگیانە ژین لە ناو بێگانە تنگانەیە ژین لێرە تنگانە زۆر خۆش مامەسا هەیە من بە دووری و بە ئەم داگیرکاری کوردستان و بەم هەموو کوشتار و شەڕ و ناخۆشەی کورد جا پێی دەڵێت دەردە کوردەوەندە خەم دەخوا لە ئەم هەموو کێشانەی لە کۆمەڵگەی کوردیدا هەیە ئەو هەموو نەهامەتیانی گەلی کورد بینیوێتی زوو لە هۆنراوەکانی دەڵێ کوشتومی دەردە کورد نیشتیمان زۆر جوانە زۆر خۆشە زۆر جوانە ئەو جەبات تۆشتێکی تر لێ برزم هەڕە لە ژینی لادێ سەیرانە گەرچی تۆزەگرانە هەر بەڕاست ژینی لادێ سەیرانە ئەو لە دەیەکان کە زۆر هیلاک دەبن بەزوانی بابم کە پێوەرەکەی دیارە هی بابم کە عرق لەسەری لوتی چۆڕایەوە ئەها زۆر هیلاکە دەڵێ وەڵی ژینی لادێ سەیران نییە هەڵای ئەو ژیانەی کە لە لادێ بووە ئێستا من دایک و باوکم ماوەیەکی زۆرە لێرە لە شارن تااقەتیان نەماوە ئێستا یەکسەر مەگەر تۆزێک سارد بکە بگەڕێنەوە ئەگەنا یەکسەر ئەچن بۆ بەشارەت منطقی هەڵەبجە لە گوندەکەی خۆمان لەوێ مێنەوە ئێتە جاریوایوان جوان لێمانەوە بنە وڵای ژینی لادێەوە سەیرادیە بەستر ماندووبوونی هەیە بەڵام ئەوانیش بەبێ ئەوێ ناژیان ڕاستە چونکە هەم ڕاهاتنە هەم خۆشەویستێکی تایبەتیان هەیە بۆی هەم یادگاریشیان پڕە لە یادگاری سەرکانی و ژیانیشیان لەوەیە بەردێ لەسەر کەڵەکێ لەسەر کچێتی یەشێک چێ دێتە دەرەمەش لە دێداکانی ژنانە قیبلەی دڵداری هەرزەکارانە ئەویان هەبووە قاوێ قیبلەی دڵداریانە بووە لەو کاتە لە کانی و سەرڕێکانی و گۆزە و ئەو هەموو شێعرە هەیە لەسەر کانی و گۆزە و مرۆڤ ماندووبوونی بە هەر شتێکەوە چەشت زیاتر ها قەدریشی دەزانێ زیاتر دەتوانن بەرگەی ئازار و ناڕەحەتیەکانیشی بگرێ وەڵا ڕاستەوان هەر چونکە ژیانیان لەوێ بووە چونکە دڵنیام زۆربەی کورد چونکە بارودۆخێکمان بەسەر هاتووەکە وتیشت خەڵکی لادێ بوون هاتوونەتەوە ناو شار ئێستا عکس بۆتەوە ئەنی تۆزێک تەمەنەکەن یەکسەر ئەگەڕێنەوە بەرەو لادەیە چونکە پێیان خۆشە کەشەکەی خۆش ئەسڵان ئێمە پێمان خۆشە کە ئەچنەوە بۆ چونکە ژیانی ئەوێ هەم ئارامترە هەم سروشتیترە هەم مرۆڤ ئەچێتە تەمەنەوە بەشێک لە ماسوولەکانی لە دەسەدا کاتێک کە جم و جوڵێکەکەن لەوێ پێویستیان بۆ جوڵە هەیە و هەم تەندروستیشان باشترە بێ ڕاست سەژنی لادێ سەیرانیانە ژینی لادێ هەم سەیرانە هەم سەختیشە ڕسیشی تایە سەختەکەی چییە؟ زۆر ماندوو دەبی ئیشی جەسەی زۆر ژینی دێ بۆ نمونە ناڵم هەموو شتێک پێویستە لە کاتی خۆیدا بکرێ ئەنجا ماشەڵڵا ئەو جیلەی پێش ئێمەش ناڵێن لەسەر خۆ من دایمە پێیان دەڵم دا هیچ نەبەجارێک بڵێ پەلەمەکە هەر دەڵە خێراکە تاو نابین ئەجاوە تۆزێک ئیشەکەشی باش دەڵێ هەستە لە خۆ ئیشەکەشی باش نەکەی کاکە من لە تەمەنی تۆ یازانی چیمە کرد بازمەدا 2 مەتر 2 مەتری ئەو سا 4 مەتری ئێساگە هینە من جاریوە هەیە بابم دەڵێ لە تەمەنی تۆدا ئاوام دەکرد ئاوە دەچوم نازانم چی دەڵم بابە لە تەمەنی مندا چەند ساڵ بووی جارێ پێم بڵێ چونکە نزیکی 10 ساڵەوان پێ دەڵێ هەر دەڵێ لە تەمەنی تۆدا ئاوا بووم ئاوا چوم ئاو دەزانی منداڵی دێ بەتابەتی ئەو سەردەما پەروەردەکەیان جیاواز بووە جاریوە هەیە دەڵێن خەڵکی ساڵان ئەوەندە زۆر بوون لە ماڵێکدا دەژیان یا منداڵی ساڵان کاکە منداڵی ساڵان بەخێوکردنی قورس نەبووە بۆ هینەی ئەو هەموو ئەرک و بەرپرسیارەتی ئێستا هەیە ئەو کاتە نەبووە ماڵ هەبووە منداڵێکیان هەبووە ئێستا من بابی خۆم 5 ساڵ بۆ شوان بووە ینی کە منداڵیان بووە یەکسەر ئیشەکانی ماڵیان دابش کردو ئەم منداڵیان لە 5 ساڵەوە شوانی قەلەکانە کە بوو بە 7 ساڵ شوانی یارمەتی دەری شوانی بۆ نمونە کاریلەکانە ئەنجا وردە لە تەمەنێکی زۆر کەمەوە مرۆڤ کە جۆڵەی کرد توانە و ماسوولکەکانی ئێستا ئێمە بۆچی هۆڵی وەرزشیمان هەیە با تۆزە بەراوردی ئەوەش بکەین لەم سەردەمەدا ئیوا هەیە باسی ئەوە دەکا بۆچی گەنجی ئێستا بڕۆم بۆ هۆڵی وەرزشی پێویستە لەبەرەوەی ساڵان
گەنجی ئەو کاتە شوان بۆ بەکێوە بۆ داری بڕیوە گەڵای هێناوەتەوە کۆڵی کێشاوە بەرپاچی کردووە خواردنەکەشیان سروشتی خواردنەکەیان سروشتی بووە ئەوەشی کە خواردویانە بۆ منە ئەو پرۆتینەی ئێستا ئەوەی کە لە گۆشتی ئاژەڵی دێهاتەکان هەیە زۆر جیاوازی هەیە وەک لەوەی کە تۆ لە گۆشتی ئاژەڵی شار و دابەستەکاندا هەیە جا بەراوردکاریشی بووەکەن ئێمە لە تەمەنی زووا بووینەوە دایکمەوت ڕۆڵە بەخوا إلا أو كان جاي مدة لين معنا هبو لديك إخوان لديكون دلين يعني إخوان رولا بجوزو بتناكو ولا دلين بازم دا إيه وتم دايك جان تو 15 سال بيا جنج بو وكاتو يا باوكم دي مثلا أما طبعا باردو خي همو مالك أميت يا تمني تو أوام أنا كردو لا تمني تو أوام أنا كردو يعني باوكم دي الله من بوش أخوب وبيش مرقب وبوتشي يسأل جيجان باب من لتمني من دا حتى تمني من يعني جاری وهي ئاوە مێژوەکەی جا من زۆر حەزم لە مێژووە ئەوانش کەوتۆتەوە سەر حەز کە تۆ بەدواداچوون بۆ چی دەکەی ئێستا لە خێزانەکەی ئەمەدا ئێمە سێ خوشکین من لە هەمویان زیاتر گوێ بۆ بابم دەگرم چیرۆکەکانیشم لە بەرە دەزانم چی کردووە لە هەر تەمەنێکی لە تەمەنی 19 ساڵی کیمیایی لێداوە پێشمەرگە بووە لە 13 ساڵیەوە ڕێکخستم بوو پێشمەرگە بوو لە شاخ بوو نی کە حساوی دەکە دەڵێ لە تەمەنی تۆ دەڵم تۆ لە تەمەنی مندا زۆر گەورەتر وی بەخۆ زۆر پێگەشتتر بووە پێشتریش بەرپرسیاری دەگان زۆر بوو ئێستا بۆ نمونە وەکو پیا و حسابکەی لە تەمەنی 16 ساڵی و 7 ساڵی و ئیتر عیب بوو سەریان ڕوت بێ پیاو ئەوە جامانەیەکیان بەسەرەوە وایە مشکێکیان بەسەرەوە وایە و ئیتر تەواو پیایان پیاوتەوە ینی کلتورەکەی و کاتەوە بووە کلتورەکەیان وا بووە بەو شێوازە بووە ئێتمن جاری ئەگە تۆزێک سەرمان ببێ ئێستش باوکم داتە بەرتالی قەلە من شەو لە حەسەنبەگ و لە کوێ و لە کوێ لەناو بەفراخەوتون تۆ بە سەرماتە بێ کاکەگیان تۆ باردۆخەکە وا بووە جیاوازتر بووە بەس ئازاش بوون پێشتر ئازا بوون چونکە ئەو ئیمکانیەتی ئێستا هەیە ئەو کات نەبووە ئەوان بۆ عەزێدا تێپەڕیون یعنی کارەبا ئەوەنە باش نەبووە گەرمکەرەوەنە باش نەبووە ساردکەرەوە باش بووە ئەنجەوەکە خۆشتر بووە بەڵام سارد بووە گەرمکەرەوە نەبووە مەسەڵەن بە مەتر بەفرباری و کاکە ئێستا مەترێکی ئەو سا 2 مەتری ئێساکە لەکوێ هین مەتری بەفر دەبینێ ئێستا لە دەیەکەی ئێمەدا ئەوە ئەم ساڵ لە ناو دێ بەفر زۆر کەوتووە ئەگینا بەفر ئەوەندە ناکەوێت ئێستا تەنان لە ناو دەیەکانیش من باپیرم باسی دەکە سەردەمانێکە بۆ تونێلیان لێداوە بۆ ڕێگای هاتوچۆ بەناو بەفردا ئەنی باپیرم دەیگوت بە ڕەحمەت بێ دەیگوت تونێلمان لێدا و خاکە نازەکەی بەدەستیشمەوە بۆ لە سەقفی تونێلەکە نەدراوە ئەنی بە باڵای خۆشی بە خاکە نازەکەشەوە ئەوەندە بەفرباریوە ئەوەندە دنیا زەحمەت بۆنجە شتێکیش هەیە مرۆڤ ئەگەر چاوی لە ئاسانکاریەوە بوو کەمتر خۆی هیلاک دەکا بۆ شتەکان بەڵام دەبێ ئەوەش بزانین کە ئێستا بە کەسێک یەک کەس دەتوانێت ئیشی 5 کەس بکە بە ئەو شتە ئاسانکاریانی کە لە بەردەستینی ئانی ساڵان کە لە دەیەکەی ئێمەوە بۆ کەرکووک ئێستا بۆ کەرکووک لە گەڵاڵە لە سلێمانیەوە بۆ گەڵاڵە ساعت و نیوەکە لە سلێمانیەوە بۆ کەرکووک لەوانەیە 2 ساعت بوانە هەمووی لەوانەیە 3 ساعت و نیوەک بە شتێکی ئاوە بێ بەس ئەو کاتە بە 20 ڕۆژ بڕیویانە تاوەکو ڕۆشتون و تاوەکو گەڕاون خەڵک مەسەرەن چوە بۆ پاچە کۆڵەوانە و بەگا کردوویەتی مەسەرەن گاسنی لێدا بە فۆرگاسنی کۆن بۆ بەگا بۆیان بەدەست بووە خاکە نازوانە بۆ ئێستا مەکینەیە لێدا بە 2 ساعت مەکینە چەند دۆنم عەرز بۆ ئەکێڵێوانە ئاسانکاریش هەیە ڕاستە بۆ فەلاح ئێستا هەم بۆ فەلاح هەم بۆ خەڵکی گوندەوە ئاسانکاریانەش هەیە ئەگەر خۆیان باش بەکاری بێن ئێستاش پێویستمان بەوەیە کە خەڵک زیاتر کرانەوەیەک ڕووبدایانی ڕاستە مرۆڤەکان هاتوونە شارەکان دەیەکانمان هەندێک شتیاندا کەم بۆتەوە بەڵام ئەگەر ئەم و هۆشیاری هەم بەکارهێنانی شێوازی بەکارهێنانی ئەو ئامێر و تازە گەریانە زیاتر ڕوو لە دەیەکان کە ئێستا من زۆر پێم خۆش بوو کە ڕوانگە ئەوەی بر بۆ گوندی قامیش سیستمی سۆلار و ئەو شتانە با هەبێت لە دەیەکاندا بۆ ئەوی خەڵک بزانێ ئەم ئاسانکاریانە چەند کاریگەری هەیە لە سەرژیانی با فێر بن ئەم شتانە بەکاربێنن بۆی بەرهەمێکی زیاتریان هەبێ بۆی ئاسانتر بتوانن خەڵک پەرە بدا بە بەرهەمە ناوخۆی و نیشتیمانیەکان چونکە ئەمانە سەروەتی تۆن چۆن دەڵێن ئێمە زمان سەروەتی ئێمەیە ئاوا کللتور سەروەتی ئێمەیە ناسنامەی ئێمەیە من و تۆ کە دانیشتون لێرە بە کوردی قسە دەکەین ئەوە بەشێکە لە ناسنامەمان کە جلی کوردیمان لەبەردایە بەشێکە لە ناسنامەمان بۆ نمونە بەرهەمە خۆماڵیەکانمان بەشێکن لە ناسنامەی ئێمەی کورد پێویستە ئێمە بە دوای ئاسانکاریەکاندا بگەڕێن بۆ پاراستن و بۆ پیشاندانی ئەم ناسنامە ئەمان جا شتێک زۆر خۆشە
من گەنجەکان بە دەردی بابم کوتی هەتاوەکو ئەم دوایانە زۆر هیوان بە گەنجەکانمان نەبوو دەماگوت ئەم جیلە لەوانەیە بەرهەمی ئەو هەمومان دووبوونەی ئێمەش لە دەست بدەن بەڵام بەڕاستی سیر دەکەی بە شێوازی خۆیان بە شێوازی مۆدرن بە پیشاندانیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە چیرۆکی زۆر جوان دروست دەکەن و دەیژێڕنەوە هەر لەسەر خشڵە کوردەواریەکان هەندێک شت کە لە کللتوری ئێمەدا لەوانەیە 50-100 ساڵ بێ ئێمە هەسمان پێ نەکردو بەهۆی داگیرکاری هاتۆتە ناومانەوە ئەمان بە دوواداچوونی بۆ دەکەن دەڵێن ئەم خشڵی کە هەمانە هی سەردەمی بۆ منە عوسمانی بووە هی سەردەمی داگیرکاری بووە هی سەردەمی وڵاتێک بووە کە هێرشیە ناوەتە سەر کوردستان و هاتووە بۆ بەبەشێک لە کللتورمان لە سەردەمێک داوەرگیراوە بەڵام ئەو کللتورە ڕاستەقینەکەی ئێمە نیە دێن پیشانی دەدەن کە کللتورە ڕاستەقینەکەی خۆمانە ئێمە دەتوانین شوێنەوارەکانمان بکەینە سەر خشڵەکانمان ئێمە دەتوانین مێژوەکەمان بکەینە سەر خشڵەکانمان گەنجەکانی ئێستاش زۆر هەوڵ دەدەن ئەو شتانە بێننەوە شێوازی جلی کوردی ئاگات لێ کە ساڵ بۆ ساڵ دەچن ئەو وێنە کۆنانی کە هەمانە تازەیان دەکەنەوە و دێن ئەو شێوازە جلی کوردیانی کە 40 ساڵ لەمە و پێش لە بەرکراوە تازەی دەکەنەوە ئێستا من بەتەمای ئەوم کە باسی ئەوە بکەم کە ئێمە لە دێیەکانمان خەڵک وا دەزانێت بەرهەڵبێناها بەروانکە ئەوی کە بەکاری دێن بۆ ئیشکردن ئینگلیزی و نازانم چیە ئێمە لە دێیەکانمان بەرهەڵبێنەمان هەبووە لە جلی کوردیدا ئافرەتان ئەویان بەکارهێناوە و گۆرانێکی حەسەنزیرە کە پێم وابێ دەڵێ لی دەبەر هەڵبێنە ینی ئەو شتانەمان هەبوو دەتوانین ئێستا تەکنەلۆژیاکە بەکاربێنین بۆی ئەم شتانە پیشاندەین بۆژ ڕاستە بەس هێناوەکانیان نازانێت سۆ ڕۆژەم و فەرەنجی چیە نەیان نەزانی گۆرە چۆن ئەحمەد شەماڵەم جارە لە دوای باران فەرەنجیم بۆ چییە فەرەنجیوەیەکیتە بەر لە دوای بار هەندێک وشە هەیە مەسەلەن نایزانن بەس خۆشە گەڕانەوە بۆ ئەوانە خۆشە بەس ئێوە دەستان خۆش بەیانیەوە ئاسانکاریتان کردووە ئەو جەبا بێمە سەر بابەتی بازرگانی و بزنسی مەسەلەن ئافرەتان کەمتر بازرگانیەکەن لە کاتێکا بازرگانی شتێکی ئاساییە و دروستە و هەتا خێزانی پێغەمبەرانیش پێشتر کردویانە و حەزەتی خەدیجە ڕەزای خوای لێبێ بازرگان بووە بازرگانی کردووە بە شێوازێکی دروست بابەتی بازرگانی ئێستا ئافرەتان دەوانێت کەمێک زۆرتر بوو بێ بەس نازام ڕێگە دروستەکەی بەکارێنە یاننا ئەو ڕێگەی کە سروشتی و ئافرەت توانای خۆی تیا دەربخا نەخشتی تر هەر بەجددی ینی مرۆڤ ئافرەت پێویستە تواناکەی خۆی دەربخا نەکشت مەسەن کۆمەڵەکشتی تر دەربخا بۆی بازرگانەکەی سەر بگرێ ئافرەت بازرگانی پێکرێ بەڕای تۆ لە ڕاستیدا ئەگەر گەڕینەوە لە کولتوری کوردەواریدا دایمە ئافرەت یارمەتی دەری خێزانەکە بووە هەمیشە دەستی هەبوو لەو کارانەی کە خزمەت بە خێزانەکە و لەو ئیشانەی کە ئیشی دەرێژ بوون ئەنی ئافرەتی ئێمە ئافرەتێک نەبووە کە هەر لە ماڵەوە دانیشە و چاوەڕێ بەشتی بۆ بێنەوە و بەس خواردن دروستکا بۆ نمونە بەس خەریکی منداڵەکانی بێ بەردەوام کشت و کاڵ بووە ئافرەتەکانمان کردویانە دروێنە بووە یارمەتی هاوسەرەکانیان داوە ئاژەڵداری بووە شیر و ماستەکان کۆ کردوتەوە و بزنەکانیان دۆشیوە مەڕەکانیان دۆشیوە ئەو شتانەی کە لە شیر دروستکراوە دروستیان کردووە تا ئافرەت بەردەوام ئەم کارانی هەر بەدەستی خۆی کردو بۆ ماڵ و خێزانی خۆی بۆیە دەتوانین بڵین ئەوەی کە ئێستا ڕوودەدا هەر لە کولتوری کوردەوارێکەوە دەتوانین بیهێنین کە ئافرەتی ئێمە دەتوانێت و توانای ئەوەی هەیە و خۆشی ئەها لە سەرەتاوە باسمان کرد ئەم شتانە لە DNA-ەوە دەگوازرێتەوە کە ئافرەتی کورد بەردەوام خۆی پشتی بەخۆی بەستووە هەر خێزانەکەشی پشتیان پێبەستووە لە زۆر کاتدا لە کایەکانی ئیشکردنا دیارن لە ئێستادا لە کوردستاندا سواز بەخوا کە وردە خەریکە دێتە پێشەوە چونکە شێوازەکە گۆڕاوە تۆ ئەگەر پتەوێ بە هەمان شێوازی پێشوو بێ ئێستا من داکم و بابم بێکەوە بەردەوام ئیش دەکەن جاری وایە بەخواوەندی داکم ماندووترە لەوانەیە بابم ئەوەندە خەریکی وردەکاری نەبێ ئەوەندە ماندوو نەبێ بە ئیشەکانەوە بەڵام شێوازەکەی لە ئێستادا گۆڕاوە ئێمە کاتێکمان هەبوو کە کورد بەتایبەت لە دێهاتەکانماندا من چۆن گوتم کە داکم و بابم دەیەکی خۆیان بەجێشت و لە بەرەوەی من بخوێنم خوشکەکانم بخوێنن پشگیری کچەکانیان کردو بۆ ئەوەی بخوێنن لەبەر ئەوەی سەردەمەکە بوو دەیانگوت کە خوێنتان دامەزراندن بۆ کچ باشترە ئێستا لە چەند ساڵێکی کەمە کە گۆڕانکاریەکی گەورە ڕووی داوە دامەزراندن نەماوە ئێمە ئافرەتەکانمان زۆربیان خەریکی خوێندن بوون هەر کوڕەکانیشمان زیاتر بە خوێندنەوە سەرقاڵ بوون چاوەڕێ بوون کە دامەزرێن ئێستا سەردەمەکە گۆڕاوە پێویست دەکا کە خۆیان ئیش بکەن خۆیان بیر بکەنەوە بۆیە کاتەکە کەمەوە پێم وایە لە ساڵانی داهاتوودا زۆر زیاتر دەبێت و سەر چاوی دروستکردنی بازرگانیەکی هەموو بازرگانیەک ئەوەیە کە تۆ بۆشاییەک لە کۆمەلگەدا بدۆزیەوە
تۆ ئەو بۆشایە بزانی توانات هەیە هەوڵدەی پڕیکەوە جا بە بازرگانیەک بێ بە پیشەیەک بە کارێکی دەستی بێ و لەم ڕۆدا تۆڕە کۆمەڵایەتیەکانیش زۆر هاوکارن بۆ ئەو بابەتە بە تایبەت سیر دەکەی ئافرەتێک لە ماڵەکەی خۆیەوە هەر بەو پیشە دەستیانەی کە دەیکا بە بەرگ دووریە بە ئیشەکانی چنین و ئەوانەیە بە زۆربەی ئەو شتانەی کە دەتوانێت بکەتەنان بە فێرکردنی زمانەوەیە خۆ ئەمانە گەشە پێدان و کردنەوەی خول و ئەوانەش هەر ئاگاد لێبێت لە تۆڕە کۆمەڵایەتێکە و شتەکە زۆر ئاسان بۆ بۆیە ئێمە بازرگانیەکانمان بە تایبەت لەم دوایە مرۆڤێک ئەگەر پەیامدار بێ بە تایبەت ئافرەتانمان کە شتەکە زۆر لە بەردەستیانە و زۆر ئاسانکاری ترە ئێستا من خۆم کە دەرکەوتم لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یەکسەر لە پاڵ ئەوەدا هەم خزمەت بە ئیشەکەم دەکا کە دەرکەوتنەکەیە هەم پەیامەکەم باشتر دەگەێنێ قورسی هەبوو لە بیدایەتە یەکسەر کیژی دەهاتم دروست کرد لەگەڵیدا کیژی دەهات لەسەر چ بنەمایەک دروست بوو کە دەرکەوتم من باسی بەرهەمە خۆماڵیەکان دەکەم باسی ئەوە دەکەم ئێمە هەنگەوانین دەچم هەنجون کۆ دەکەمەوە لەگەڵ بابم هەنجون کۆ دەکەمەوە لەگەڵ داکەم خەریکی باخ و بەراوەکەین دۆشا و دروست دەکەین دەچین لە ئەو شاخانەی لای ئێمە ترشی زۆر لێ خەریکی ترش لێکردنەوەین کاتێک ئەم شتانم پیشانی خەڵکیدا بۆشایەکە خۆی دیارە یەکسەر خەڵک پرسیاری ئەوە دەکا من ئەمەم چۆن دەستکەوێت کاتێک کە تۆ توانە و بەهرەیە کە شتێک لە بەردەستتدایە پیشانی خەڵکی دەدەی و متمانی ئەوەش لە لای خەڵک دروست دەکەی کە ئەمە ئیشێکی دەستیە کە ئەمە لە سەداسەت سروشتیە کە لە دەیەکەوەیە بەدەستی خۆتە یەکسەر خۆی خەڵک ڕاستەوخۆ داواکاری لەسەر شتەکە بۆ دروست بوو کیژی دێهاتی بەرهەمی خۆتە براندی خۆت بەڵێ براندێکی کوردی کوردەواریە هەر نازناوەکەشم خۆی لەوە هاتووە تۆ بۆ خۆت کیژی دێهاتی لەبەرەوەی لە سەرەتای دەرکەوتنمەوە خۆم هەر بە ڕێژنە دەرکەوتم هیچ نازناوێکم نەبوو دوای ئەوە دوای چەند مانگێک کە خەڵک بەردەوام داوای بەرهەمەکانی دەکرد کە پیشانم دەدا اینجا دەستم کرد بەوەی کە بەرهەمەکان بنێرمەوە بۆ شار و بیفرۆشمەوە وتم دەبێ ئەمە ناوێکی هەبێ ئەمە ئیشێکە و دەبێ ناوێکی هەبێ ناوم نادێهاتی جدوایی بوو بە کیژی دێهات لەبەر تۆمارکردن و ئەوشتانە دێهاتیەکە کاتێک کە باسم دەکرد من ڕێژنم و براندی دێهاتیم هەیە یەکسەر کوتیان ڕێژنە دێهاتی بەخۆی نازناوەکەم بەهۆی ئیشەکەم بەس براندەکە و ناوی کیژی دێهاتی براندەکەم ئێستا ناوی کیژی دێهاتە بەس ناوی خۆشیدانێ نازناوەکەم یەکسەر بوو بە ڕێژنە دێهاتی ئەو بەرهەمانەی کە هەمانە زیاتر ئەو بەرهەمانن کە لێ تێدا دەمێننەوە بۆ ماوەیەکی زۆر هەم گۆڕانکاریەکیان بەسەردێ بۆ نمونە ئێمە ترێمان هەیە تۆ ڕاستەخۆ ناتوانانی ئەم ترەیە بکەی بازاڕەوە ڕێگاکەمان خۆڵە دوورە بۆ هاتوو چۆ قورسە ترێکە لە ڕێگات تێک دەچێت بەشێکی زۆری بە هەڵبەز و دابەزی ئەو ڕێگایە و هەمووشی ساغ نابێتەوە لەبەرەوەی لە کاتێکی دیاریکراودا ترێکە پێدەگا ناتوانانی ڕاستەوە خۆتۆ هەمووی لە بازاردا بە پارەیەکی باش ساخکەوە بۆیە گوننشینان دێن چ دەکەن گۆڕانکاری بەسەردادێنن لەبەر هەتاو دایدێنێن وشک بێتەوە ببێ بە مێوش دۆشاوی لێ دروست دەکەن شکراویشتانەیە میوەی و شکراوەکان زیاتر ئەو شتانن کە لە دەیەکی خۆمان هەن لە دروستیکەن ئەو فکریا بوو بیکە میوەی وشکراویش دروستکەن ئێستا بەڕاستی میوەی وشکراو ئەسا من بۆ خۆم زۆرم پێخۆشەوە حەزیشم لێتی و زۆر باشە بۆ تەندروستی زۆر باشە بەڵام شەکریتێکی زۆری تێدا هەیە شەکریتەیەەکە ڕازام بەرەمیەوە فور خۆماڵی و شتانی تێناگەن ئەو بران لە براندەکەتە ئەوەش زیاد ئیشەڵڵا خۆی من زیاتر چاوم لەو بەرهەمانەیە کە بەرهەمی خاکی خۆمان و نیشتیمانین کە بەرهەمی ئەو کللتور و ژیانی کە لە گوندی خۆمان هەیە لە دەیەکانی چواردەورمان هەیە ئەو هەنگوینەی کە لە شاخەکانی ئێمە هەیە ئەو کوالەتی و تایبەتمەندی هەیەی لە زۆربەی هەنگوینی ناوچەیەکی کە دانیە هەر لە ناو کوردستاندا ناوچەکەی ئێمە ترشی سماقی زۆرە هەنگوینەکەمان ترشە تۆزێک بەلای ترشە و تامێکی زۆر جیاوازتری هەیە ترش نییە بڵێ یا ترش دەردەچێوەکو ترشەکە بەڵام تامێکی جیاوازتری هەیە تێکەڵەیەکە لە گوڵی سماق و تامی بنشتی کوردیش دەدا لەبەرەوەی ئێمە دارەبەنمان زۆرە داری قەزوانمان زۆرە ئەنی مێوەکەی جاری وە هەیە کە دەیخۆی تامی بنشتی کوردی دەدا ترشی سماق ڕەنگەکەی سەوزێکی تۆخ دەردەچێ ئەنی ئاوە کە دەیکێ بەر هەتا و بە ڕووناکی هەستی پێدەکی کە ئەمە ڕەنگێکی جیاوازی هەیە کوالێتیەکەی زۆر باش و جیاوازە هیچ بە چۆن فرۆشتنی بۆکەی مارکتینگی بۆکەی بیکە لێرۆ بیکە ڕوانگە و پۆدکاستی ڕوانگە بۆ پاڵپشتی مەسەرەن خاتوونی وەک جەنابە گەنجی وەک جەنابە ئێمە پێمان خۆشە مەسەرەن کە بەرهەمێکی بە تایبەتی کوردی و کوردەواری بێ وەڵا پێمان خۆشە ئەگە لێرەوە بێەوە بەرهەمی چیژی دێهاتی
بە دڵنیایەوە من بەردەوام باسی دەکەم ڤڵۆگەکانم سپۆنسەری ڤڵۆگەکانم کیژ دێهاتە لەبەر ئەوەی کە بۆ ئیشوکاری یعنی ئیشوکاری خۆم کیژی دێهاتە ساختکردنەوەی ئەم بەرهەمانەیە کە لە دەیەکان هەیە هەنگەوانی و کۆکردنەوەی هەنگوینەکەیەتی و بە شێوازێکی زۆر جیاواز زۆر مۆدێرنانە چۆن دەڵێم کە ئێمە ئەو سروشتە لەگەڵ مۆدێرن تێکەڵاوکەین خەڵک لەم سەردەمەدا بتەوەیاننا بەرهەمی مارکەتەکانمان پڕن لە بەرهەمی وڵاتانی کە و شوێنانی کە دەیبینێ کە لە وڵاتێکی کەەوە بەرهەمێک دێ بە پاکەجینێکی زۆر جوان لە قوتونانێکی زۆر جوانی بۆ کراوە زانیاریەکانی لەسرە هەموو شتێکی لەسرە ئەوش چاوەڕەیە کە تۆ بەرهەمە کوردیەکەی بۆ کوالێتیە بەو شێوازە بەو لە قوتونانە پێشکەشکەی بیرۆکەی کیژی دێهات لە سەرەتاوە ساڵی 2020 من هەم دەرکەوتم هەم دەستم بە کیژی دێهات کرد ئەوە بوو کە تۆ بەرهەمێکی کوردەواری بێنی لە ئاستی بەرهەمە جیهانیەکان دابێ هەم لە ڕۆی کوالێتیەوە هەمیش لە ڕووی لە پاکەدنان و شێواز و ڕێکوپێکێکەوە خەڵک زۆر گرنگی هەم بە شێوە دەدا هەم بە کوالێتی دەدا هەم بە خاوێنی ئەو متمانی ئەو بەرهەمە تا چەند دەتوانێت ئەگەر کەسێک دەموچاوی دەرکەوێ ئەگەر کەسێک ئەها بە کەسایەتی بناسرێ خەڵک زیاتر دەتوانێت متمانە بە بەرهەمەکانی کات چونکە دەزانێت لە چ دەستێکەوە دێباشە ئەمەسە تۆ بەرهەمەکانە هەیە و بەرەمی کیژی داهاتی و کۆمەڵک بەرهەم هەیە و چۆتە بەردەم خەڵکەوە و سوپاس بخوا خەڵک لێشی ڕازیە تا ڕادی لە بیدایە تا لە سەرەتایە کە دەست پێ کرد چ قورسیەکە بوو ماسەرن بۆ تۆ لەوەی کە دەستی کرد بە دەرکەوتنەکەت بە بزنسەکە و بە و ئاڵوێرەکە و بەم ئاڵوێرە چ قورسیەکە تەڕیتەوە لەو کاتەیە زۆر جار ئێمە هەم لێرە کۆرسمانێ سیمینارمانێ مەسەن ئافرەتێکە یا کوڕێکە لە چۆن دەست پێ بکەم چی بکەم وا ئەزانێ مەسەن تو ئەبینێ ئێستا لەم پۆدکاسی ئەوە تۆ باسی کرد لە 14 ساڵی و چوی بۆ شار و دوای هاوتێتەوە چ عەزیەت و مەینەتیەکە ڕۆژانە سەعات و نیوێ هەفتەی دوو ڕۆژانەیە بیبڕی لە سلێمانیەوە بۆ شار باژێر و بۆ منتقەی گەڵاڵە ئەوانە ئەچی خەڵک وازان زۆر باس گەنج وازان زۆر باسانی پێیگەشتی بەڵام لە هەمان کاشا کۆمەڵە قورسی هەیە ئەزاتۆچی وێ بۆ خاتونانە مەسەن چۆن ئەو قورسیانە چی بوو بۆ ئەو خاتونانەش کە سێتەکەن پەیامێکیان پێ بگە وەڵاهی نابێ زۆر شتەکان وردکەیەوە ئەو ئیشەی کە من کردم خۆی شتەکان بە دوای یەکدا هاتن بیرم لە سەختیەکان نەکردبەوە جاری وە هەیە دەڵێم وڵی بمزانیاوە هەردەستم دەکرد مرۆڤ بە تایبەت لە تەمەنێکدا کە تۆ وزەیەکت هەیە با بمجارێکیان لێم پرسی با بە تۆ چ پێناسەیەکت هەیە بۆ گەنج کوتی گەنجێتی و تەمەن سەروەتێکە کە وەکو هیچ جۆرە سامانێکی کەنیە خۆی دەڕوا ینی تۆ لە هەر شتێکدا سەرفیکەی دەڕوا داژنیشی دەڕوا سامانێکە سەروەتێکە کە تۆ هەتا ئەگەر دانیشی ئەگەر لە شتی بە سووددا بێ ئەگەر لە شتی بێ سووددا بێ هەر دەڕوا ئەم تەمەنە بۆچی لە شتی بە سووددا سەرفی نەکەین بۆچی ئەو زەوتوانایی کە گەنجێک پێیەتی بە تایبەت ئەو سەردەمی سەرەتای بیستەکان و ئەوە کاتی پرسیارکردن و دۆزینەوەی وەڵامە مرۆڤ بناسی ڕێک مرۆڤ لەو کاتەدا دەگەڕێ بە دوای ئەوەی کە ئەو چی هەیە چ زەوتوانایەکی هەیە چ بەهرەیەکی هەیە دەتوانێت چ بکە و چی پێدەکرێت بۆیە من دایمە بە گەنجەکان دەڵێم کە ئەو شتەی کە دەتانەوێت مەرجنی بە یەکەم تاقیکردنەوە بیدۆزنەوە ئەوەی کە خۆتانی تێدا دەدۆزنەوە زۆر بەمان بەشێکمان لە زانکۆ تەواو کردووە کە لەوانەیە دوای 10 ساڵ هەر بیر چوو بێتەوە لەو بەشەشی لێت بپرسن تۆزە بیری لێو کێ بڵێ ئەوە من چ بەشێکم تەواو کرد چونکە هەر زۆر جیاوازە ژیانت یان ئەو توانایی کە هەتە لەگەڵ ئەو بەشێک کە تەواوت کردویان خوێندوتە زۆر بەمان تووشی ئەوە بووین چونکە لە قۆناغێکی زۆر کەمەوە بە دوای ئەودا نەگەڕاوین کە من چ توانایەکم هەیە کە من چیم پێەیە کە حەزم لە چی و دەتوانم چی بکەم هەر توانم بەشە باشە ئەو شتە باشە بیکەوە بۆیە ئەو تەمەنی تاقیکردنەوەیە ئێستا من بینەرەکانم زۆربیان لە تەمەنی 18 ساڵی تا 34 ساڵین کاتی ئەوەی کە خەریکی تاقیکردنەوەی شتی نوێن بۆیە دەڵم دایمە هەر بیرۆکەیەکتان هەیە دەست پێ بکەن من پێش ئەوە دوسێ شتیکەم تاقی کردوەوە بە ئیشی دەستیەوە و بۆخۆم بەشی زانستی کۆمپیوتەرم تەواو کردو هەر لە کۆمپیوتەرەکە سەیرم کرد کە ئەمە بەشی من نییە من بەو شێوازەنیم لەگەڵ سروشتی ژیانی مندا ناگونجێ بۆیە وازم لە ئەویان هێنا تەواو ئەوم تاقی کردەوە بڕوانامەشم تێدا وەرگرتووە حەزیشم لێ بۆ لە کاتێکدا و تێشیدا باش بووم بەڵام سیر دەکی چ شتێک لەگەڵ سروشتی تۆ دەگونجێ لە چ شتێکدا ئاسوودەیجا زۆر گرنگە مرۆڤ ئەو شتێکە ئەو ئیشەی کە دەیکا ئەوە بێکە حەزی لێ و تێدا ئاسوودەیە بۆیە
تاقیکردنەوە زۆر گرنگە کە تۆ دەست پێ بکەی و تاقیکەوە ئەگەر شکستت هێنا ڕێگایکی هێ دەگرمە بەر زۆر ئاساییە. ئێستا لەمپەری بەردەم ئافرەتان ئەوە قورسەکە نەتوانی ئیشێک بکەی کارێک بکەی پێم وایە ئاسانکاری زۆر هەیە لەم کاتەدا. ئەوە قورس نییە ئێسار شێڵێ مەسەڵان لێ وەڵای ئەمە مەسەڵەن ئافرەت بە تایبەتی شوێژەنا بە خاتونی ئافرەتی ئەڵێ مەسەڵەن کە ڕێگریمان زۆرە ێ باشە ڕێگریەکان چیەوە ناتوان بڕۆم بەرەو پێش ڕێگری هەیە دەزانی هەموو شتێک سەرەتاکەی قورسە تێگەشتنی خێزانەکەت قورسە بۆ نمونە بەڵام لە هەمان کاتدا تۆ تا چەند پەیامێکی جوانت پێەیە وڵی بۆ کوڕش قورسە بە دڵنیاییەوە وڵی ڕازیکردنی من هەموو جارێم و ڕازیکردنی شارێک ئاسانترە ڕازیکردنی خێزانەکەەوە وڵی تا خێزانەکە بڕاوپێکە شارێکە باوەڕ پێداوە یەک شای ڕێک سیقی بە تۆ خێزانەکە ئەوان خەمی تۆیانە دەبێ هەم حەز بەوە بکەی کە ئەوان خەمی ئەوەیانە کە تۆ تووشی ناخۆشیەک ناڕەحەتیەک بی لەو ڕێگایە کە مرۆڤ ینی بوونەوەرێکە کە لەوانەیە بشکێ بە قسەیە بەس مرۆڤش کە خۆی ناسی بەڵام پێویستە خۆشت بسەلمێنی پێویستە واز لە خەونەکانت نەهێنی لەو ئامانجەی کە هەتا هەموو کەسێک چ پیا و چه ئافرەت ئەگەر پەیامێکی جوانی هەبێ ئەگەر ئامانجێکی هەبێ چونکە بەردەوامی قورسە با پێت بڵێم ئەنی گرنگترین شت ئەوەیە کە تۆ دەستکەی بە دەرکەوتنە بەڕێگەیانگە یان بە هەر بە ئیشێکە بە بازرگانیە کە ئەوەیە کە تۆ ئامانجێکت هەبێ و بەردەوام بی لەسەری ئێستا من ئەگەر 2 ساڵ لەمە پێش دوازم بهێنایە ئەمڕۆ لێرە نەدەبوو ڕاستە لەوانەیە ئەوەندە ناڕەحەتی و ناخۆشیشم لەو کاتەدا بینی بێ کە چوب مەسەر ئەوەی باشە من بۆچی ئەمە دەکەم بۆ واز نەهێنم بەڵام بەردەوامیدان بۆ ڕێگایەکە هەتا ئەوەی کە دەزانی خۆتی کە ئامانجێک کە پەیامێکت هەیە تێیدا ئەوە گرنگترین شتە ئەم دەزانی من زۆر کات سیر دەکەم لەو نامۆشتانشی بۆم دێ لەو کۆمنتانەی دەنووسرێ خەڵک لە نیەتی دڵی تۆ تێدەگا ینی ئەگەر ساافێ نیەتێکی باشت هەبێ خەڵکیش بە باشی بتەوێ هەموو کەس تێبگەنەوەڵە هەموو ئەزانی بەقەت ئەو ڕێگریەی کە مەسەرەن ئافرەتێک بیر ئەکاتەوە بەقەت ئەو ڕێگریەی کە ئافرەتێک هەیەی لە ماڵۆ بەدەهێندە کوڕێک لە دەرەوە هەیەی بۆمە ئافرەتێک لە ماڵەوە لەوانێ جۆرێک لە ڕێگری لێ بکەن کە وردە ئەتوانێت ئەمە خۆی بسەلمێنێگە ڕێگاکەی دروست بێ بۆ بەتایبەتی لە کوردستانە لەبەرەوەی ساحەکە ساحە و مەجال بۆ ئافرەت باشترە ساحی چۆڵە ئافرەت یعنی ئەتوانێ زۆر ئیش و کار هەیە ئێستا لە مەجای ئافرەت کە ئەتوانێ بیکات چۆڵە بەزە مەجای کوڕ زۆر نییە کەم نییە ینی مەسەن هەمووی کوڕکە کوڕان کە دێنە دەرەوە مەسەن بۆ دنیای ئیشکردن هەر شتێکەکە ساحەکەی گیراوە یعنی چی ئیشێک تۆ ئێستا ئێڵی ساحەکەی بۆ کوڕ گیراوە هەر بابەتی سۆشیال میدیا کامەرەمانی کورە کرێکاری یعنی ساق تەکسی هەرچی بێ کە ئەیکەی تەمەشاکەی ساحە بۆ کوڕ گیراوە بەس بۆ ئافرەتوان نییە خەتە بێ زیاتر خۆیان بەرەو پێش بەرن طبعا ئینسان باوەڕکە ژینگە هیچ ژینگە دەوری هەیە بەڵام بەو شێوازە نیە ئێستا بۆ نمونە لەوانێت تۆ بیر بکەیت تۆ بڵێ من بچمە بۆ نەیەکێک بچێتە ئەوروپا باشتر دەتوانە خۆی پەرە پێ بدا وانە لەبەرەوەی بۆ نمونە من عیسام لێرەم چۆن لێرە گەنجێکم و چەندێک هاریکاری لە چواردەورەکەمەوە هەیە بۆ من ئاواش هەیە بۆ گەنجێکی تر لە ئەوروپا ژەروایە بۆ نمونە حکومت با بڵێن حکومت بێ لایەنەکان بێ کۆمپانیا بێ دەستگیرۆیی گەنجان ئەکەن بە عامەیکەن چەندێک لێو دەستگیرۆیی هەیە بۆ هەموو گەنجەکەیە کەواتە ئافرین بۆ گەنجی خۆی سەلمێنێ لێرەش هەروایە ئافرین بۆ گەنجی خۆی سەلمێنێ کەواتە ڕێگری بۆ کوڕیش و بۆ کچیش بە هەموو شێوازێک هەیە بەس ئەوەنەیە من پرسیارم کردبێ و لە سیمینارە و لە ئافرەتان و بەبێ ئیشەکەم کردومە ئافرەت بەشێکی خەتاکەی گەڕێتەوە بۆ خۆیان لە بەروی خۆیان مسیر نابن لەسەر ئەو شتی کە یانەوێت لە کاتێکە ئەگەر ئافرەت لەسەر شتێکیش موسر بێ پەنا بەخۆ ئەتوانێ بیکە زۆر بە باشی ئەتوانێ بیکە بۆیە موسیری کەمترە بۆیە من یەکێک لەو شتانێک کە پێم وایە کە ئافرەتان لەوەچێک کەمتر بە دەرکەون لە کارەکانە ئەوەی کە موسیر نابن خەتایەکی گەڕێتەوە بۆ خۆیان وڵاهی هەردووکی تێگەشتین خێزانەکە و ئامانجی ئیشەکە من دایما لە سەرەتاشەوە کە قسەمان کرد باسی پەیامداری دەکەم کە تۆ ئێستا تۆ کە ئەم پۆدکاستت هەیە پێویستە پەیامێکت هەبێت لە پۆدکاستەکە ئێمە چەند پۆدکاستمان هەیە لە کوردستان هەر یەکە و دەبێ ئامانجێک پەیامێکی لە پشتەوە بێ ناکرێ هەر ڕۆژە و لەسەر بابەتێک بڕۆی و لە پەیامەکەت لادەی لە ئەو شتێکە دەتەوێت ونیکەی بۆیە مرۆڤ ئەو پەیامەی کە هەڵی دەگرێ دەتوانێت بیگەێنێ و تێگەیشتن و شکاندنی کۆمەڵێک بربەست هەیە لەوانەیە
ئێستا من لە سەرەتای دەرکەوتنمەوە بە تایبەت ئەو کاتانە ساڵی 2010 تا 20 ئەوانە لەوانەیە بۆ کچێک کە لە دێهاتێک بێ کللتورەکە و شێوازی ژیانەکە خەڵک چۆن کچێک لە دەیەکە دەرکەوتووە بۆ شێوازە و داک و بابی بۆ نمونە هیچ ناڵێن و ئەوانە بەڵام من شێوازی ژیانی خۆم وابووەوە تێگەشتنی خێزانەکەم وابوو و داک و بابم دایمە لەناو ڤیدۆکانیشمدا هەن نەگەوەی کە ئەها بڵێ بەس پشگیریت دەکەن یان شتێکیاوە بەڵام هەر ئەم ڕێچکەشکاننا بۆیە هەر کەسە لە شوێنی خۆی ئەوەی کە دەیەوێ ڕێچکەشکانێکە ئەگەر بیکە وای کردووە کچەیە نامم بۆ دەنێرێت دەڵێ بابم ساڵان کە یارمەتیم داوە ڕووی نەهاتووە لە بەرچاوی خزمەکانمان باسی کا بڵێ کچەکەم لەگەڵمەوە یارمەتیم دەدا لەبەرەوەی تێگەشتنی کۆمەلگە بە جۆرێک بۆ تۆ بۆ ئیش بە کچەکەت دەکەی لەوانەی لەبەر ڕێزیان بێ بڵێ نابێ ئافرەتی لاک بێ و لەگەڵ بابی خەریکی ئیشکردن بێ بەس کە من پیشانم داوە لە ڤیدۆکان هەر خۆی کرانەوەیەک بووە کە کتوێتی ئەوە تا کەسێکی کە دەردەکەوێت دەیگوت ئێستا بە شانازی و لە مەجلیسەکاندا باسم دەکات لە کۆبوونەوە خێزانی و لەناو خزماندا باسم دەکات دەڵێ تراکتۆرەکەم من تراکتۆر لێ ناخڕم بەس دەیگوت من تراکتۆریش لێ دەخڕم دەڵێ شۆفێری تراکتۆرەکەمە کچەکەم لەگەڵما هاوکاریم دەکات بۆیە بە تایبەت بۆ ئافرەتان هەموو ڕێچکەشکاندنێک کاریگەری خۆی هەیە و ڕێگریەکانی ژیان قورسەکانیش بەخوا زۆر زۆرن ئەگەر بتەوێ بگەی بە شتێک و قوربانی تێدانە بێ بڕۆ لە ژیانی هەر کەسێک دەکۆڵیەوە یەک دنیا قوربانی داوە بۆ شتانێک کە پێیگەشتووە بەڵام لە کۆتاییدا تۆ بە دوای خەونەکەت دەکەوی اینجا بابەتی بازرگانی ژیان بابەتی ئەوەی کە تۆ چ شتێک هەڵدەبژێری بەزمێکی تێدایە کە تۆ دەڵێ وەڵام من دوای خەونی خۆم کەوتم ئێستا بۆ نمونە من لە قسەکردن و لە پیشاندانی شتەکاندا باشم بەڵام تۆ ناچاری فێری کامێرەمانیەکەوی فێری مۆنتاژبی چەند نەفەر ببی بە کۆمەڵێک شت فێربی کە لەوانەیە حەزیش لێ نەبی بەڵام ناچاری بیکەی ڕاستە ئەنی ئەمانە بۆ خۆیان بەشێکن لە قورسێکە ئێستا من کیژی دێهاتم هەیە دەبێت بیرکەمەوە چ ناوەڕۆکێک باشە بۆ کیژی دێهات چ شتێک خەڵک حەزی لێتی چۆن پاکێجینەکە ئەو لەزگە و ئەو نووسی نوشتانی کە هەیە لەسەر قوتوەکان و لەسەر شوشەکان چی لەسەر بنووسم باشیانی ناچاری فێری دیزاین بی ناچاری فێری ئەوە بیکە چۆن وێنە بگری چۆن کۆنتنت بنووسی چۆن ناوەڕۆکەکان باشترین ناوەڕۆک چییە فێری بە بازارکردن بی نی هەموو ئەو شتانی تێدا بێ فێربی ئەجا هەر خۆی سەرکەوتنی ژوایە ینی بربەستەکان بشکێن اینجا پێشی وترێ سەرکەوتن خۆ ناوترێ پیاسەکردن بۆی سەرکەوتن قورسە دەسەکانە خۆش بێ ڕێژ نەخانە پرسیارە لێکم بە یەگوشە جوابم بەرە یەگوشە باشە نەمزانی ئەوەی تێدا بابەتیایەت ئەم پۆدکاسێکمانتیایەت باش کوردستان خۆشەویستی گوند سروشت ئەی سروشت ژیان بەرهەمی خۆماڵی ناسنامە شوناس جوانە دەست خۆش بێ ئەخوا ڕێژ نەخان زۆر خۆشحاڵ بوون ئێمە لەم پۆدکاستەیە کۆمەڵێکی جوانمان باس کرد باسی ئەوەمان کرد کە ژیانیشی چۆن تێپەڕیوی کۆمەڵێک شتە باس کردەوەی کە مەسەن لە لا دێبووی دوای چوویە شار و دوای گەڕاویەوە و زۆر گرنگی و بەرهەمە خۆماڵەکان داوە باشی ئەو بربەستانەوە کرد کە هاتۆتە پێشێ و بزنس بۆ ئافرەتانوانە بۆ هیواین ئەو پەیامانی کە جەناب بداوتە لەم پۆدکاستە ببێتە هەوێنێک بۆی کە گەنجی ئێمەش ئەو ئافرەتانیش بتوانن خۆیان بن بەرەو پێش مەگە لە خۆشحاڵ بووین منیش زۆر خۆشحاڵ بووم دەمەوێت بەم هەنراوی وامەسا پەشێ و کۆتایی پێبێنم زۆر باشەڵا پێمان خۆش پێم وایە کە پەیامی زۆر جوانی تێدا بۆچی نووسیوە بۆ نووسیوە بۆ نیشتیمانە بۆ نیشتیمانی نووسیوە کە ئێمە نرخی ئەم خاکە بزانین کە لەسەرنی پێمان خۆشە بابەت نیشتیمان پەروەریمان زۆر پێخۆشە بێڵێ دەڵێ نیشتیمانم گەر بە هەشتی سەرزەوی بێ و هەر بستێکی ئاسمانەکەی بۆ باڵندان نەکەم بنوە هەر گردێکی خاک و خۆڵی نەپارێزم وەک پەرجۆی خوا هەر تۆسقالێک لە هەواکەی هەڵ نەکێشم وەک خەڵاتێ ئیدی خوددا لەو دنیادا بۆ بە هەشتێکی دیم بداتێ جوانە وەڵا هەرچەند ئەم شاعرانە وەسفی نیشتیمانیان کردو دووەنە شیرینترە بێ دەسەگانە خۆش دووبارە خۆشحاڵ بن کە هاتیە پۆدکاستی ڕوانگە ئەمە گەنجینەکەمانە پەیامێکی باشمان ئینشاءڵڵا گەنجینەکەمانە جەنابیشە گەنجی بۆ هیوایان لە داهاتوە بێ گەنجینەیەکی خۆماڵی ئەم نیشتیمانە زۆر خۆشحاڵجە کۆتایەکەی بە نامەیەکی یادگاریە لە پۆدکاستەکە نامەیە کە نووسین و کۆتایی پێێنین دەست خۆش وەک مرۆڤێک لە خۆت بپرسە پەیامت چییە لەم ژیانەدا
هەمومان دەژین و تەمەن هەر تێدەپەڕێ. بەڵام بەختەوەر ئەو کەسەیە کە جێدەستێک پاشخۆی بەجێ دەهێڵێ و خزمەتێک دەکا بە زیندوەکان. وەک کوردێک و کچێک سەربەرزانە و بە ویژدانەوە بژی.